ڕۆژتان باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ بەرنامەی ئەمڕۆ سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. هەروەها پامێرامان ڕاستەوخۆ لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ وەرگرتنی دوایین زانیاری و چەند بڕگەیەکی جیاوازیشمان بۆ ئامادەکردوون. لا تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان لە تەوەری یەکەمدا گفتوگۆ دەکەین لەسەر یاری تێنسی سەر زەوی لە ناو شاری سلێمانی بە تایبەت و هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و عێراقیش تا چەند گرنگی بەم یاریە دراوە. یاریگای پێویست و پێداویستی پێویستمان هەیە و ئاستی یاریزانەکانمان چۆنە بە تایبەتی لەم یاریەدا کەمتر ئەستێرە دەردەکەوێت. یاریەکی زیاتر فەردیە، ئەگەر کاری لەسەر بکرێت ئەستێرەی گەورەتر دەردەکەوێت. بەڵام تا ئێستا لە چ لە ئاستی عێراق بێت چ لە ئاستی وڵاتانی عەرەبیش بێ ئەستێرەی هێندە گەورە دەرنەکەوتووە لەم یاریەدا لەوەی کە لە پاڵەوانێتی جیهانیەکان یاری بکەن. تەوەری دووەمیشمان گفتوگۆ دەکەین لەسەر دوو بابەت پەیوەندی بە ددانەوەی پسپۆرێکی ددانمان لەگەڵدا دەبێت، ئەوەی کە زۆر کەس هەوڵ دەدات بە ددانشتن ددانی سپی نابێتەوە. هەڵانە چین کە کەسێک لە کاتی دانشتنا دەبێت ڕەچاوی بکات، ئەو هەڵە نەکات بۆ ئەوەی کە دانەکانی سپی بێتەوە و ئەو هەویلی ددانە چۆنە کە بەکاری دێنێت. و لە بەشی دووهەمی تەوەرەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر گرفتەکانی هەوکردنی ددان و پووک. لە کۆتاتەوەری بەرنامەکەشماندا ئەمڕۆ لە تەوەیە گرتوەکان دایناوە بە ڕۆژی جیهانی یادکردنەوە و هەروەها ڕێزلێنان لە قوربانیانی جینۆساید. گەلی کورد لەوەتەی هەیە لە مێژوویەوە هەتا وەکو ئێستش جینۆساید دەکرێت، لەگەڵەوەی لە ساڵی 1943ەوە لە نەتوەیە گرتوەکان ڕێکەوتنامەوە ژۆ کراوە کە جینۆساید نەمێنێ، بەڵام لە دوای ئەو بڕوارەوە کورد چەندین جینۆسایدی بەسەر هاتووە. بۆ کورد هەمیشە لە پێشەوەیەکە جینۆسایدی بەسەر بێت. بۆچی کورد تاوەکو ئێستش نەیتوانیوە سوود لەو جینۆسایدانەی وەربگرێت لە ئاستی نێودەوڵەتی و لە تەنانەت لە ئاستی عێراقیشدا، ینی لە ڕابردوودا دادگای باڵای تاوانەکانی عێراق ئەو هێندەی کە کارا بوون چوار تاوانیان بەرامبەر بە کورد بە جینۆساید ناساند و ئەگەر بوو دادگاکە بەردەوام بووە لە کارەکانی چەندین تاوانی دیکەش هەبوون کە بەرامبەر بە کورد بناسێنرێت وەکو جینۆساید. ئەنی نەتەوەیەک تەنها لە باشووری کوردستان ئەوەی کە دادگا دانی پێدا بنێت چوار تاوانی جینۆسایدی بەرامبەر بکرێت، بەڵام تاوەکو ئێستامە حاڵەکەی بێ بۆ نەتوانراوە لە ئاستی عێراق و نێودەوڵەتیشدا سوود لە جینۆسایدی کورد وەربگیرێت کە تا ئێستش جینۆساید دەکرێنەوە. دواترین جینۆسایدمان هاوڵاتیانمان بوون لە شەنگال. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ڕۆمان دەبێت کە گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆ لەسەر فێرگەکانی تێنسی سەر زەوی دەکەین وە گرنگیدان بە یاری تێنسی سەر زەوی و دابینکردنی یاریگا و پێداویستی بۆ تێنسی سەرزەوی و ئەو یاریزانانشمان هەن کە لە تێنسی سەرزەوی هەم بۆ نایانتوانی و ئاستی گەورە پێشکەشکەن بن بە ئەستێرەیەکی گەورە لە ئاستی عێراق و لە ئاستی جیهانیشدا. لە ئاستی عێراق هەندە یاریزانمان هەیە، بەڵام لە ئاستی جیهانیدا کەمترە یاریزانەکان و پاڵەوانێتیەکان ئەوەی کە دەکرێتەوە ساڵانە بەپێی پێویستە بۆ یاریزانانی تێنسی سەرزەوی. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز مامۆستا ئالان سەلاممان کردووە کە ڕاهێنەری یەکێتی تێنسی سەرزەوی سلێمانیە. مامۆستا ڕۆژ باش بەخێر. ڕۆژ باش. فێرگەیەکی تێنسی سەرزەویشتان هەیەوە تەنها فێرگەیە لە ناو شاری سلێمانیە. بەڵێ پێشجارە سەرەتا لەسەر فێرگەکە دەست پێ بکەین. چەند یاریزانتان هەیە؟ تەمەنەکانیان چەندن؟ یاریزانەکانمان تاسە بەردەوام یعنی زیاکە، تەمەنەکانیان لە 5 ساڵ بۆ 10 ساڵ وەریانەگرین. تا ئێستا نزیکی 15 یاریزانمان هەیە. ئەو یاریزانانە هەڵەبژێرین کە چاوەڕوانیان لێ یەکەین مستەویان بەرز بێتەوە بۆ پاڵەوانێتەکانی ناو خۆ و عێراق و دەرەوەش بەکاریان بێنین. چەند ساڵە بەم فێرگەتان هەیە؟ تقریبان 2 ساڵە دەستمان پێکردووە. پێشتر هەمان بووە بەڵام ڕسمی نەبووە، هەروەکو خۆبەخش کارمان کردو، هەرچەند ئێستا شەر خۆبەخشە، بەڵام بۆی یارەکەمان بەردەوام بێ و بەردەوام یاریزانمان پێکێنەوە بۆ بتۆڵەکان. سەربەلایەنێکی حکومیان لە نانە سەربەلایەنی حکومی نییە فێرگەکەمان. ئەسەر بەکێ؟ خۆم سەرپەرشتی یەکەم ئیتیحادی تێنس سلێمانی شۆک و هاوکارێک عنی چاوی لێبێ گارەکە ئاسانترکە، شتەکە حکومی نییە. پێداویستەکانتان کێ بۆتان دابینە؟ پێداویستەکانمان ئەوە فەرعی ئیتیحادیەکان پێداویستی وەرەگرن لە عێراقەوە لە کوردستانەوە، بەڵام هیچ نەماوە. پێشتر بەشیان ناوی ئیتیحادیش بەشی ئێمە لەو پێداویستیانە، بەڵام بە پشتیوانی 1-2 کەس
پاڵپشتیەکرین دوای بەوردی قسەی لەسەرەکەم چووکە پێداویستەکانی تێسی سەرجیازم زۆر گرانە چونکە هەر خۆی یاریکی شاهانەیش ناسراوە بۆ گرفتێک هەیە لەوەی کە یاریزانەکانتان هەمیشە یاریزان دەڕوات و یاریزان دێت و یاریزانێک نییە بەردەوام بێ لەسەر تێسی سەرزەوی ئەم گرفتە لەکوێ هەیە ئەو گرفتە زیاترێ گرنگی بە یاریزانەکە نادرێت بۆ نمونە پاڵانێت تێکرێتەوە تا تەمەنی 15 ساڵی گرنگی زیاتری پێن کە ئەنگاوانێتە شانزە بەرەو سەرەوە پاڵەتەکانی کەمە بێتەوە گرنگی کەمتر پێدرێت هەرچەند خۆی هیلاکەکە بۆ تەمرینەکان خۆی ئاماداکە بۆ پاڵەتی بۆ ناکرێتەوە ئەو کاتە یاریزان مەجبورە بێ واز بێنێ یا بەشداری بتۆڵە ناوخۆیەکان کاکاوانە زۆر گرنگیەکی نییە وەک لە عێراقی و بتۆڵە گەورەکان ئەی بۆ پاڵەوانێتی گەورەکان ناکرێتەوە پێشترە کرایە بەڵامەوە ماوەی 2 ساڵە بە تایبەتەم قەیران و نەخۆشیە کە هاتە ئاراوە هەمووی کەمی کرد چەند یاریزامان هەیە لە تێنسی سەرزەوی ئەوە چەند دیمەنێکی یاری وەزام هەمان ئەوە یاریگاکە خۆتانەکە ڕایەنانیتیاکەن بەڵێ یاریگای گراملی نۆمە شاری جوان ئەو یاریگایشمان هەیە و وەرزش و لاوانیشمان هەیە چەند یاریگای تێنسی سەرزەوی لە سلێمانیا هەیە بەڕەسمی 4 یاریگا هەیە بەڵێ بەڵامی تر جامیعەکانیش هەمە هەیەە پاڵەوانتی شتێک بێتوانین بەکاری بێنین بەڵێ ئێوە خۆتان وەکو فێرگەکەتان یاریگای وەرزش بەڕێوەبەراتی وەرزش و لاوان بەکارێنی ماوەی 5 ساڵە بێ ئێوەمان گرتووە گرفتان نیە لە یاریگاکە نانە زۆر باشە و بەردەوامەری خۆمانە ئاش ئێستا کە وەرزی زستانن یاریگاکەتان خۆداخراو نیە بێگومان زۆر خراپە کە تت باران نزیکە بێتەوە یاریگاکان بەعمل نایەن تەڕەبن تەڕبوونەکەشی وایە هاوین وشکە بێتەوە ماوەیەک ئەوەستێ تێنس ئەوەستێ یا بێت چاوەڕی جەوێکی خۆشکە یان ساحەیەکتر بەکاربیێنی کە بزانین زووتر وشکە بێتەوە ئێستا ڕاهێنانەکانتان چۆنە هەمووی وەستاوە هەمووی وەستا بە بۆنەی تەڕی عەرزەوە ئەمە گرفت بۆ یاریزان دروست ناکات یاریزانە بێ بەردەوام بێ بەڵام بەهۆی ئەوەی نەک ئێمە بەعام شوێنەکان هەمووی وانە و گرفتان هەیە هەولێ دووهۆک زۆربەی شوێنەکان و گرفتان هەیە کە قاعەیەکی داخراو نییە بۆ یاریە یعنی بۆیە ئەم یاریە زیاتر لە بەهار و هاوی ناکرێت گرنگی پێن کاتەکانی ترە مرێ گرنگی پێ یاریزانی تێنسی سەرزەوی توانایەکی دەستەی گەورەی دەوێت لێ هاتوێکی گەورەی دەوێت چاری وایە یاریەکەی ینی ئەگەر باسی حسابی ئەمە باسی دروستکردی ئەستێرە ئەەکەی بەڵێ ئەگەر لە ڕۆڵانگارۆسان بینیومە 3 ساعتی خایاندووە بێگومان نەک ئەوێ شانیان پاڵانەتانی خۆشمان کاکرێتەوە هەر زۆر نەڕۆینم پاڵەتی یانەکانی کوردستان کرابەوە لە پارێزگای هەولێر بوو هەر خۆمان بەشداریمان کرد 2 یاریمان 5 ساعات کەم زیاتری پێچوو بوو ینی 2 یاریمان یعنیەوە نە کاتی ویستە بوو ئەوە نەکات ڕاکردن و قۆ سەرفکردن و لیاقێکی تەواوێ ئەم یاریەکە بێگومان خۆیەکی گەوەکو خۆشتە لە یاری جگەلەوەی کە توانایکی جستە خۆیکی گەورە چونکە تۆ کە تۆپەکەی پیاکێشی لەگەڵەوە شاتۆ لەبەرەوە خۆرا ئەوەتر بێزەوی یعنی بێ قوت و لیاقێکی تاو هەبێ بە هەموو کەس ناکرێت ینی تەمرینی تەواوی ئەوێ باش ئێستا لەم کاتیا کە ئێوە ڕایەنانەوەستێرن ئەمە کاریگەری نابێت بێگومان کاریگەری زۆر خراپێ بێ لەسەر یاریزان یاریزانە بێ بەردەوام بێ بەردەوام لە ساحا بێ بەڵامە بە مانگ زیاتر دوورەکەێتەوە لە یاریگاکان ئەی لەگەڵ ئەتیحاددا بیرتان لەم بابەتە نەکردوەوە بەردەوام یعنی بەردەوام ئەتیحاد خۆشی هەوڵدەیە بەڵام سوودی نیە هەوڵەکان هەمی ئەم وەزا هەموو شتێکی وەستانەوە هیچ ناکرێت چەند یاریگایەکی داخرا و لیژنەی ئۆلۆپی دروستی کرد لە سلێمانی لە قڕگا وابوو نەتان توانیشێک لە یاریگاکان بۆ تێنسی سەرزەوی بەکاربێنرێت وەری شیگری سوودی نابێ عەرزی تێنس فەرقی هەیە وەک لەوەی ئەو قاع داخراوانی کە هەیە ئەبێت چی بێت مواصفاتەکەی چی بێت هەرچەنە لێرە کارتان هەیە بەزەوە ینی بەس لە عێراقا هەیە یاری لەسەرکرێت چەنە باوی نەماوە بەڵام هاردکۆر زیاتر بەکارێت کە ئەم ساحەیە ئەمەی گراملینۆمان ئەوە هاردکۆرە ئەوە باشترین ساحەیە لە عێراقا لە عێراقا لە عێراقا بەڵێ ئێوە ئەتوانن ئەو یاریگای بەکاربێن ئەمە سەوا زامەیەکێک ئەوەی کە وێنەکانیش ئەڕات ئەو یەکێک بوو لە پاڵەوانتەکان کە لە بەڵێ بە سپۆنسەری بەڕێزێک ماوەی 4 ساڵ زیاترەوە یاریگایمان بۆ گیرەوە بەکارێنین باش یاریگای قوڕیش هەیە لە پاڵەوانێتە جیهانیەکان ئێستا ڕۆڵان گارۆس وەزام هەر لە قوڕاکرێت لەسەر خۆڵ بەڵێ ئێوە هیچ یاریگایکە لەو شێوەمان هەیە لە عێراقان نییە نەک لە کوردستانە لە عێراقا هەر نیە هەر لە عێراقان نیە ئەی بۆ هەوڵتان ناوە یاریگایکی خۆڵش دروست وەڵی وەکو پێم وتی هەوڵەکان بە یەک شوێن نایرێ بێ لە ئیتیحادی عێراقی و دەست پێکەن جاوە بێتە خوارەوە کە لەسەر ئەو هەوڵانە نەدرا
بیت فەرعێکی اتحادی هیچ ناکرێت. باش بەم ساڵم بەس خۆ ینی بابەتەکەیەوە چەند ساڵێکە خەریکی ئەم یاریان و ئێستا فێرگەشتان هەیە بەڵێ ینی چۆن هیچ هەنگاوێک نەچۆتە پێشەوەی کە باسی ئەەکەیت ینی نەگرنگیدانە بە یاریزانەکان نەگرنگیدان بە یاریگاکەی نە ئەوەی کە پێداویستیەکانتان بۆ دابین بکرێ ئەی خۆ ئەمە شتێکێکە لە وەرزشەکان ینی ئەبێ بەو شێوەیە بێ وەزئی گرنگیدان لە یانەکانەوە دەست پێکا بێ یانەکان گرنگی پێبن یاریزان ڕاکێشنە لای خوانێستا ئەمە نزیکی 16 یاریزان بەزە سلێمانیا هەیە تەنها یەک نادی هەیە ئێنادیش 3 یاریزان نەتوانێت بگرێتە خۆی ئەم هەموو یانانی ترمان هەیە تێنسیانەمان هەیە لە سلێمانیا بەس پێشمەرگی سلێمانی تێنسی هەیە باشە خۆی چەند یانەمان هەیە وڵی ماشەڵانەمانە یانە ئەمە هەیە پێشمەرگی سلێمان نەورۆزە سیروانە بێگومان زۆرە یانەکان سەر چنارەمە هەل لە ناو سلێمانیا بۆیە یاریزامان ناچار بوو چوو بوو پەیوەندی بە هەڵەبجەی شەیدەوە کردبوو بە سیروانی شارە زورەوە کردبوو یاری بۆ ئەوانە کردبوو ئەوان یاریگا و پێداویستیان هەیە یاریگان تقریبان هەیەە پێداویستیشان بۆ داوین کردبوون بەڵام مەبەستم ئەوەیە تا یانە پشتگیری یاریزان کە یاریزان باشترە بێ زیاتر بەرەو پێشەوە خزمەتێکیان کرێ پێداویستیان بۆ دابین کرێ بەڵامە ڕۆکوتم تەنها ینی پێشمەرگە هەیە لە سلێمانیە یەشێتی تێنسی سەرزەوی کوردستان و عێراق چیە لانی لە هاوکاریتان ناکەن هاوکارەکەی ئەوە نییە تا بڵێ دڵی پێی خۆش بێ و شوێنە بۆ پڕکاتەوە یعنی هەرە شتانەیە بەکارێنن کە سوودی لێ نبینی بۆ نمونە لە هەنێ تۆپی بۆ مناڵ هەنێ تۆپی بۆ دابینەکە ئەوە سوودیەکی وای نابێت ڕەکتەیەکە بۆ دابینەکە سوودی نییە زۆر ڕەکتەکە یعنی عادیە زۆر گرفتیان هەیە ئەوەیە بەناو شت دابینەکەن ئەو پێداویستێ وەزشیانەی کە هەتانن بەڵێ پم خۆشە خۆت باسی بکەی کە هەر یاریزانێکی تێسی سەرزەوی لە پێداویستیەکانە پێویستی بەچی هەیە بۆیەوە ئەتوانن بۆیان دابین بکەن هەر یاریزانێک لە چووکەوە تا گەورە یعنی لە جانتاوە لە ڕەکتەوە لە ڕەکتەی زیان هەر یاریزان پێویستی بە دوو ڕەکتە هەیە چەند پێداویستێکەیە وەک لە گریپ دەستکی ڕەکتەی پێڵێن هەر لە تۆپەوە یعنی هەر لە جلوبەرگی تایبەتی خۆیەوە هەموو شتێکی پێویستە بەڵام کە فێرگەیە وەکو خۆ بەخش بێ ناتوانێوانە دابین کاکرێتەوە سەر دایک و باوکی مناڵەکە ئەمە گران نین بێگومان زۆر گرانن و کێشەکەش لەوایە لێرە نییە ئەبێت داواکی بە تۆپەکانش گرانەوە کوتم کێشەکان لەوە هیچی لێرە نیە و پێداویستیان نابێت داواکە یا لە هەولێرەوە یا لە شوێنترەوە یا لە ڕێی سایتەکانەوە مەزۆنەوە شوێنانەوە بگا بەدەستێ ڕەکتەی تێنسەکانی شۆزام ئەوەی کە باش بێ گرانە من لەمما دانێکم کڕی کە نە خراپە و نە باشە نە زۆر باشە تقریبان $300 تێچوو $300 بەڵێ لە باشەکەشی نییە نە زۆر باشە نە خراپشین لە بینی هەردووکی ئەمام ناوەندە ئەمە یاریزانی خۆی توانایە بێ ئەوە دابین کات پێتەڵم بۆیە یاریزان زۆر ناوی نابێ بەتایبەت لە کوردستان و لە سلێمانیە کەسێ نییە پشتی گرێ موادەکانی تێن زۆر گرانن یەکێ نەبێ پشتی بگرێ و بۆی دابینکە قورسە خۆی بتوانێت ئەی پاڵانیتان بۆ دەکرێتەوە بێگومان پاڵانەتی بەردەوام هەیە تقریبان هەر یەکێتی تێن سلێمانی ساڵی 4 بۆ 5 پاڵانەتیە کاتەوە لە ناو سلێمانی لە پێنجوێن لە قەزاناحەکان زۆربەی کاتەوە چالاکی زۆری هەیە و یاریزانێکی زۆر بەشدارە بە شوێکی گشتی سەباسی سلێمانی بکەین چەند یاریزانمان هەیە بۆنە لە پارێزگای سلێمانی باسکەین سلێمانی بەڵێ تەنها ناو سلێمانی نەبێ مەستنەوە ناو شاری سلێمانی نیە لە دەوروبەریشی یاریزانمان زۆرە گرنگی بە مۆرشە درێت یانەکانی دیکە گرنگی پێدەن یانەکانی دەرەوەی سلێمانیش بە سلێمانی و چواردەوری پاڵەتیەکەینەوە چل یاریزان زیاتر ناوە نێرێ ئەوانەی کاتیان هەیە توان بەشداریکەن ئەوەی کاڵێم چل یاریزان زۆر زیاترە بەڵام چل ئامادە ئابێ پاڵەوانتیەکان زیاتر بۆ ئەوە ناکەینەوە یاریەکە نەمرێ یاریزان هەرچەنە پشتگیری ناکرێ بەڵام ئێمە یەکینەوە بووی هەوڵ بن نادیە دەعمیکا بۆ پاڵەوانتەکانی تر ئێمە بەردەوامین چەند پاڵەوانتی کراوەتەوە ئەم ساڵەوەی ئەم ساڵ پێنجەم پاڵەوانەتیە کراوەتەوە و پاڵەوانتێک تریش هەیە گەری زۆرەوە ئامادەکاری کرێت لە کفری بکرێتەوە ئەمە هەر لە ئەم ساڵدا هەر لەم ساڵە لە ئەستی سلێمانی و سلێمانی و دەوروبەری لە ئەستی کوردستان جارە بۆ ساڵی ئایندە بەتەمان یەکێتین سلێمانی گەورەتریکەن باشە مەسمە یەکێتی تێنسی هەرێمی کوردستان خۆیەتی ینی ئەو پاڵەوانەتی ناکاتەوە تێنسی عێراقی پاڵەوانتی ناکاتەوە کوردستان کەمەی کاتەوە بۆنمونەوە بۆ یانەکان ساڵی یەک جارێک کاتەوە جارێکیش بۆ مناڵەکان
تەمەنی خواردە ساڵ پاڵەتیەکەنەوە جارێک بۆ دووجار بۆیە پاڵەتیەکان کەمە یاریزان بۆ قوبڵ ناکرێت ساڵێک بەتۆڵەیەکەی دوای ئەوە دانیشی ناچارە فەرعیەکان خۆیان پاڵەتیەکەنەوە وەرۆکوتم سلێمانی 5 بتۆڵی کرۆتەوە شەشەمیش ئامادەیە ئەمە هەر تەنها ناو فەرعی سلێمانی بەڵێ بۆیە فەرعەکان زیاتر پاڵەتیەکەنەوە وەک لە ئی کوردستان یا عێراق باش ئەی لە ئاستی عێراقدا لە عێراقدا ئەم ساڵ هیچ پاڵەتیەک نەکراتەوە ساڵانی پێشوو پاڵەتیە بۆ دوو پاڵەتی هەبووە لە عێراقا ئەم ساڵ هیچ نەکراوە ئەم ساڵ هیچ نەکراتەوە بە بۆنەی ئەو تەسنیفانی کە بڵاویەکەنەوەی چێتی تەنسی عێراقی لەسەر چ بنەمایە عێراقی بڵای ناکاتەوە ئەوە وەکو بڵێ ڕێکخراوشتن بڵاوەکەنەوە و پاڵەتی ڕێکخراوەکان ئەیکەنەوەانەی خۆیانە دایانن تەسنیفی عێراق دیاری نییە بە تەواتی بەڵام ئەگە تەسنیفیشدان ڕێ سلێمانی لە پلەکان یەکەم و دۆمایە بەتایبەت لە تەمەنی خواردە ساڵەوە باش ناوبڕێک وەرەگرین و دواتە قسە دەکەین لەسەر ئەوەی کە ئەستێرەکان ئەستێرە تێنسی سەرزەویمان هەیە لە هەرێمی کوردستان یاریزامان هەیە گەشت بێتە ئاستی هەڵبژاردەی عێراق و چی بکەین بۆ ئەوەی کە ئەستێرەی گەورە دروستکەین ناوبڕێک وەرگرین دواتە دەگەڕێن دەست خۆش. درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەسەر تەوەری یەکەمی بەرنامەکەمان لەسەر یاری تێنسی سەرزەوی ئەم بەشەی باس لە دروستکردنی ئەستێرە دەکەین چۆن بتوانین یاریزانی تێنسی سەرزەویمانە بگا بە ئەستێرە لە ئاستی عێراق و جیهانیشدا خۆی هەر عێراق ئەستێرەشی نییە لە ئاستی جیهانیە نەکەوەی کە لە سلێمانیا دروست ببێ مامەساڵەن لە ئاستی سلێمانی یاریزانی باشمان هەیە لە ئاستی هەرێمی کوردستان کە یاریزانی هەڵبژاردەی عێراق بن بێگومان لە سلێمانی یاریزانمان هەبووە تا تەمەنی 10 ساڵ پاڵانی عێراق بووە چەند پاڵانەتیە یەکەمی بەدەستێناوە یا پلەی دووەمی بەدەستێناوە لە کوردستانە وەکو باسی بۆ نمونە باسی هەولێرکەین چەند یاریزانێک زۆر ئازبەرزی تایە کە یاریزانی متەخەب عێراقن لە هەموو تەمەنەکان تقریبان لە هەموو تەمەنەکان بەتایبەت لە تەمەنی خواردە ساڵ خواردە ساڵ لە یاریزانی کچیشە سلێمانی یاریزانی زۆر چاکیە بوو دایمە منافەسە بوو لە پاڵەتەکان و نەتیجەی هەبوو دوایین پاڵەتی دووەمی عێراقمان بەدەستێناوە
بۆ ئەڵێ هەبوو ئەی ئێستا نییە آخر پێتەڵم تا 15 ساڵ زیاتر گرنگییان پێن دوای ئەوە پاڵنتەکانیان کەمە بێتەوە دوایین باشە لە ئاستی عێراقیشدانی لەسەر 15 ساڵی گرنگیان کەمتر پێ درێت زیاتر گرنگی بە مناڵە درات چەنە خۆی شتێکی زۆر چاکە گرنگی بە مناڵە درێەوە بۆی نەمرێ یارەکە باشە تۆ گرنگی لە مناڵەیە بۆچی بۆ ئەوەی کە پێی بگەێنی تو دواتر بێ بە ئەستێرێک بەڵێ ئەویش گەیشتەوە ئێمە شەمایە گەیشتەوە تەمەنە ترێمە هەوڵی لەگەڵ نین خۆی هەوڵ با و ئەویش وەکو ئێمە بەردەوام بێت لە یاریکردن و خەڵک فێرکە یعنی هەر نەکە ئێمە فێریکەین خۆیان ئەوان وا بیرەکەنەوە چەنەوە واش نییە پاڵەتی نامێنێ ناچارە بێ یاریزانەوە بێ واز یاریزانەتەکەی پێ بێ بەم یا لە ڕووی وەرشی کاکات بێگومان پاڵەتەکانی کەمە بێتەوە باش ئێستا چەند یاریزامان هەیە لە ئاستی سلێمانی وەرەمی کوردستان کە یاریزانی هەڵبژاردە عێراق بن لە سلێمانیە نیمانە لە ئێستاە بەڵام یاریزانێکمان هەبوو بەنایانە سەردارەوە خەڵکی کەلار یاریزانی تەمەندە ساڵ پاڵەوانی عێراق بوو پاڵەوانی عێراق بوو گەشتە یاریزانی هەڵبژاردە عێراق بانگیشکرا ناوێژ نووسرا تەمە بەشداری پاڵەتی دەرەوە بکە بەڵام دەورەیەکی تریان کردەوە لەو دەورەیە دومی بەدەستێنا ناوەکان گۆڕا یەک یاریزان هەیە بە ناوی عێراقەوە بەشداری بەڵێ ینی بەڵام یاریزانی ترمان ئێستا ئامادەیە لەو تەمەنە بەڵێ کە بەشداری بکات لە بەشداری کات و بە نەتیجەی گەورەوە زۆر باشە لە هەر ئەگەریانی باسی هەرێمی کوردستان و عێراقیش بکەین بەڵێ بۆ یاریزانی تێنسی بە ناوبانگمان نییە یعنی بگاتە ئاستی جیهانی هەندێک جار هەندێک ناوە بیستین لە ڕۆژەڵاتی ناوەڕا زۆرن ئەگەر باسی بکەین لە مسر هەندێک جار لە مەغریب ئەمان هەندێک یاریزان هەیە سەرەکەون بەڵام لە عێراقا نیمانە بۆ کێشەکە لە عێراقا تێنز یاری ناوژێنێ وەرزش ناوژێنێ بێ لەگەڵ وەرزشەکە شتێک تریشی لەگەڵاتی بۆی وەرزشەکە بکەیت ئەوانی پێشەکە و وەکتۆ ناوهێنان تەنها ئامانجان وەرزشەکەی و خزمەتەکرێن بەڵام لێرە هیچ خزمەتی نییە بۆوانی وەرزشەکەن و تا گەورە بن و بەناوبانگ و دەرکەون زیاتر باشە خۆ ئەگەر باسی دارایی بکە ینی خۆمن سەرۆزای لێمە باشتر نییە بێگومان وایە بەڵام تر ئەوە شەر هەڵەکەوێ هەرچەنە لە عێراقشە لە یاریترا یان لە تێنسا یاریزانی تاڵ کەوتووە بەڵام دیار نینجارەیە بەشداری پاڵەتی دەرەوەکەن ئێستا ئێمە لە عێراق یاریزانمان هەیە هەر لەم ماوەیە پاڵەتی تەمەنی 30 ساڵ بەرەو سەرەوە کرابەوە پلەی یەکەمیان بەدەستێنابوو لە عێراقا هی دەرەوەی وڵات لە تورکیا کرابەوە ئەو تەسنیفەی کە بڵاوەکرێتەوە لە عێراقا بۆ یاریزانە پیشەگەرەکان بەڵێ چەند یاریزانی خۆمانی هەیە هی خۆمانیتیان نییە بە بۆنی وەزعی ناخۆشەوە یان کەم دەرامەتیشتەوە ناتوانێت بەشداریکەن پاڵەنتەکان زیاتر لە بەغا و دوورە بۆیان مانەوەیەکی زۆریەوێ مەسەفێکی زۆریەوێ ناتوان بەشداریکەن بەڵام ئەو پاڵەنتانی بوونە لە کوردستانە لە هەولێرە لە دوهۆکە لە سلێمانیە یاریزانی خۆشمان هەمی بەشداریەکەن باش ئێستا بۆنت ئەگەر ئێوە وەکو پێشمەرگەی سلێمانی ینی پێشمەرگی سلێمانی بەشداری پاڵانتێک لە بەغدا بکرێتەوە یعنی پێشمەرگا دامتان ناکات نادی پێشمەرگە تاکەیانەیە کە من 20 ساڵی یاریان بۆکەم بەردەوام دامی کردوین بەردەوام هەر پاڵانتی هەبێ بۆ خۆم بێ بۆ یاریزانەکان بێ تاکەیان نەبووە بەردەوام مەسەفی تەواوی یاریزانی کردووە بێ هیچ کەم و کورتیە بۆیە پێویستمان بۆیە یانەیەک تریش ئاوا دروست بێ لە سلێمانیە نەک تەنها پشتیوانتان نییە ینی پێشمەرگە ئەی کاوەڕ و کوتەمەوە دوان ڕێسیان ئەی چل نەفەرەکەی تر بۆ گوتم نادی پێشمەرگە تەنها سێ یاریزانە توانە مەسەفکە هەریانی و سێ یاریزانە بێ بگرێتە خۆی فێرگەکەشتان سەر بە ینی پێشمەرگە نییە ئێوە نا سەر بە پێشمەرگە نییە بەس ینی پێشمەرگە هاوکاری کردووە لە دابینکردنی تۆپ چەند پێداویستیەکە سەرباوانیش نییە ئێوە گەر بتوان ئێوە سەر بە یانەیەک بێ باشتر نییە بۆ خۆتان بۆ ئەوەی کە پشتیوان و دامی بەردەوامتان هەبێت لەو بێگومان بەڵام لە سلێمانیە کەسێک هەیە تینسی گرتووە ینی وەکو سپۆنسەرێکی تەواو پشتی گرتووە پشتمان بۆ قاینتر ینی هەنێ پێداویستیمان هەیە وەکو تاڵکە ڕەکتە کە تاڵێک قرتێ ئەبێت تاڵەکی بگۆڕێتەوە جارێکتر ئەو جازێکی بۆ دابین کردوین کە بە ئاسانی بتوانین ئیشەکەمان بکەین هەنێ تۆپ وشتت هەیە پێداویستی تێنس ئەو بۆی دابین کردوین بەڵام خۆی نابێ و کەسە بیکە خۆی بێ حکومی یان نادیەکان ئەو ئیشە بکەن وەکو کەسێک و دۆڵەمەندێکانی وەکو خەمخۆرێکی یارێکە یاریەکە ناوەکو ئاستی حکومی یا بڵێن ئاستی ئۆلمپی ئەمان هیچ نییە هیچ لەوانە هەروەکوتم تاکە ئەو یاریەش هەر مردە بوو ئەو بسلێمانی سزا درابوو بە بۆنەیەوەی چالاکی نەبوو کەس نەبوو دامیکە هاوکاریکە کەم و کورتەکانی پڕکاتەوە سلێمانی سزا درابوو مای 3 ساڵ کە بەشداری پاڵەنتی نەکە
لەبەرەوەی هیچ جایزانێکی ئامادە نەبوو بەڵام مەم کەسە پێیا بوو توانین تێنس ببوژێنێتەوە جایەکتر تێنس دەست پێ بکاتەوە دوای و کەسەکە پێیا بوو سلێمانی چوە ناو منافەسەکان لە هەموو ڕوویەکەوە لە قچە و کوڕە و مناڵ و گەورەوە یعنی سلێمانی دروست بۆ جارێکتر دەستخۆشی لەکەین دەستی خۆش بێ. خۆتەر ئەڵەی کەسێکە دیارە حەز ناکات ناوی بهێنی مامۆستا ئالان ئێوە ئێستا فێرگەیەکتان هەیە بەڵێ کۆمەڵێک یاریزانتان لە بەردەستایەوە خۆشت یەکێکی هەر لە یاریزانەکان بێگومان. تا ئێستا هەر بەردەوامەوە چیتان بۆ بکرێت بۆ ئەوەی گەشەی زیاتر بەم یاریە بدرێت چی بکرێت بۆ ئەوەی ئەستێرەی گەورەمان لەم یاریە دروست ببێت تاکەشت یعنی ڕێگەیەکی زۆر ئاسان ئەوەیە یانەکان بێنە پێشەوە داوای یاریزانکەن گرنگی بە یارەکە بدرێت تەنها یەک یانە نەبێ بەیەک یانە تێنس پێش ناکەوێت هەبێ هەموو یانەکان هەبێ پاڵەوانەتی بکرێتەوە بۆ منە لە سلێمانیا بڵێ پاڵەتی یانەکانی سلێمانی پاڵەوانەتەکان زۆر بێ چەند یانەیەک یاریزان بگرێتە خۆی داعمیان کە خزمەتیان کە نەشتیان بۆ دابینکە ناڵێن زۆر بەڵام لە مەسەفەکانیان کەم کاتەوە زۆر باشتر بێت تێن زۆر بەوە باشتر پێشەکەوێ بابەتی یاریگاتان یاریگایش پێویستیشتان نییە خۆ یاریگایکی دا ئەو یاریگانی ئێستا هەیە هی تقریبان بڵامی 2005 و 6 دروستکرا هەمووی وێران بوو بەعمل نەماون هیچی یعنی هەوڵی یاریگاین دروست کرێ بەس ئەڵێنم وەزاییەوە نییە تعمیریش کرێ نەک دروست کرێ بە تایبەتی یاریگایکی داخراو ینی پێویستانە بۆی بێگومان گرنگترین شت یاریگای داخراوە لە بەروی بۆی تێنسەکە نەمرێ پێتەڵم بۆ نزیکی 5 مانگ زیاتر یاریەکە مرێ ماوەیەکی زۆرە باران نەباریەوە دوێنێ لە یاریگا بووین تەڕ بووە یاری لێ نەکراوە نزیکەی بۆ هەفتەیەکی شەچە باران نەباریەوە و یاریگاکان هەر تەڕ بووە ینی هێشتا ینی ئەگەر وابێت لەوە زیستانە تۆ پاییز لە پاییز زۆرتر ناتوانانی یاریکی یاریزانەکەش گرتە بێ یاریزانتان هەیە پێی خۆش بوو بە بنونە بێ یاری بکات و بەڵام هاتبێ وەزعەکەی بینی بێت و پەشیمان بوو بێت ئەزانیی کاڵم تەڕێیە ئەتوانیت هەنێ تەمرینی لێ بکەی بەڵام ئەو تەمرینە زەرە لێ وەک لەوەی سوودی هەبێ بەتابە زەری مادی زەرە لە ڕێکتەکەتەیە زەرە لە تۆپەیە ئارس خزا بۆ کەوتن لە خۆی زەرە لە خۆشی بە گاواتە گرفتی زۆرە هەر ئەوە نیە بڵێ تەڕەوە یاری ناکرێت ئەتوانین بیکی بەڵام ئەم گرفتانی زۆر زۆرە بێ مەسم یاریزان هەیە هات بێ بۆلاتان و حەزی لە یاریەکە بوو بێ مناڵ هەبوو بێ بەهرەمەند بوو بێ بەڵام سەری دۆخەکەی کردووە دۆخەکە گونجاونەوە دۆخەکە پێش ئەو بێمە ئاگادارێکینەوە یعنی نەگی ئەو بێت و وەزعەکە ببینێمە پێش ئەو لەوێن دایمەن یا ئاگامان لە وەزعەکەی و ئاگاداریانەکەینەوە بێنیان نێن نامەوەستم بابەتی ئەوەیە کە بۆ من ئێستا ناڵێکم هەیە لەوانێت سێری یاری تێنسی سەر زەویەکە لە بەڵێزن حەزی لێ بکات فێرگەیەکتان ئێوە هەیە یەت بۆ فێرگەکە سێرەکە ینی فێرگەکەەوەی پێداویستانی کە پێویستن بۆی دابین بکرێ بۆی دابین ناکرێ دواتر وای لێ نالێت هەنگاو بە هەنگاوم پەشیمان بێتەوە ئێمە هەر سەرەتا پێ ئەڵێن چکە وەزعەکەی خۆمان زانین چونکە چەند ساڵە هەروە بووە ناتوانانی وەشت دابینکەین بۆیە بە دایک و باوکی و مناڵاڵێن ئەم شتانە هەیە بێ خۆتان بۆرم لە ڕێکتە لە تۆپ لە جل بۆی دابینکەن لەتانە لە هاتوو چۆشەوە ئەوەی لەسەر ئێمە فێرکردن و یاریگاکەیە ئەوەی تر ئەوێ لەسەر خۆیان بێت چونکە ئارۆکوتم موادەکانی تێن زۆر زۆر گرانن یارێکی شاهانەی یارێکی ینی ئاورێک لەم یاریە باتەوە کە تایبەتی دەتوانی ئەستێرەی گەورە لەم یاریە دروستکەوە ئێستا لە ئاسی جیهانیشا گرنگی بەم یاریە ئەدرێت بێگومان زۆر سپاس دەکەین مامۆستا ئالان سەلام ڕاهێنەری یەکێتی تێنسی سەرزەوی سلێمانی سپاس دەکەین کە بەرنامەکە لەگەڵمانە دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردنە سەر تەوارەکانی دیکەی بەرنامەکەمان.
ئەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان لە تەوەری دومی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتەکانی ددان لە ئەیکەین بە دوو بەشەوە لە بەشی یەکەمدا گفتوگۆ دەکەین لەسەر سپیکردنەوەی ددان بۆ ئەو ڕێگە و تەکریکانی کە بەکاری بهێنین چین بۆ ئەوەی کە ددانەکانمان سپی بێتەوە زۆر کەس گلەیەوە دەکەن کە ددامان ئێمە دەشۆین و گرنگی پێدەدەین بەڵام بەپێی پێویست سپی نییە ئەو خواردنانە یاخود جگەرە کێشان ئەو خواردنەوانەی کە بەکاردێنرێن چەند گرفت بۆ ددان دروست دەکەن چۆن بتوانین پارێزگاری لە ددانەکانمان بکەین و بەشی دووەمیشی قسە دەکەین لەسەر نەخۆشیەکانی ددان و پووک بە تایبەتی هەوکردن و دروستبوونی گرفتی ئازار بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز دکتۆر سەروەر قاسممان کردووە پسپۆری جوانکاری پووک و ددان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمانەوە لە هەولێر لەگەڵمان نابێت دکتۆر ڕۆژ باش سەرەتا باسی لە بەشی یەکەمی بەرنامەکەمان بکەین بەشی یەکەم باس لە سپیکردنەوەی ددانەکان دەکەین زۆر کەس گلەی دەکەن دەڵێنەوەی لەگەڵەوەی ددانەکەمان ئێمە بە شێوەیەکی ڕێکخراو دەشۆین و ئەو ڕێنمانەی کە دکتۆر پێمان دەڵێت جێبەجێ دەکەین بەڵام ددانەکانیشمان وەک پێویست سپی نین بەیانی بەڕێست و بەیانی هامی کوردستانیانیش باش بە شێوەیەکی گشتی لەکەکان و زەربوونی دان دوو زۆری هەیە ئەو لەکانەی کە بە شێوەی پێیان دەگوترێت لەکەی دەرەچی و هەندێک لە کەشێ لەکەی ناو ددانەکەیە لەکە دەرەچیەکان لە ئەنجامی خواردنی گازیەکان و خواردنەوە ڕەنگە دەستکردەکان دروست دەبێت بەڵام زۆر زاریشێ ئەو لەکەیەکی دەرەچی نیە لەکەیەکی ناوەچیە یعنی لە خودی ددانەکەی لە پێکاتی ددانەکەیە تەنها لە ڕێگەی دانانی توێکەڵ یان لە ڕێگەی لێزەرکردنی دان ئەو ڕەنگە لا دەچێت بەڵام جۆری یەکەم کە لەکەی دەرەچێت دەکرێت بە شوشتنی ددان لە لای پزیشک یان لە ماڵەوە ئەو کێشەی چارەسەر بکرێت لە ماڵەوە چۆن دکتۆرانی چۆن بیشوات لە ماڵەوە ئەگەر بە شێوەیەکی بەردەوام شوشتن ئەنجام بدرێت ڕۆژانە ئەوە دەکرێت ئەو کێشەیە تەواو کۆنتترۆل بکرێت بۆ نمونە کەسێک کە دوای چەند مانگێک شوشتنیدان ئەنجام بدا لە ماڵەوە کە وەکو خۆیەکی ڕۆژانە نەبێ دڵنیا بە ئەو کەسە ناتوانێت ئەو ئامانجە بپێکێ کە ڕەنگی دانەکانی سپیبی بەڵام ئەگەر ڕۆژانە وەکو خۆیەکی ڕۆژانە لە ناو خێزان ئەو شتە بەردەوامبی بە بەکارێنانی هەویری تایبەتی سپیکردنەوەی دان لەوانەیە ئەو ئامانجا زۆر لە نێزیک بی جاڵا پرسیارەکەم دوای لەسەر جۆری هەویری ددانەکە ئەبێت دکتۆر بەڵام هەر لەسەر ئەوەی کە پرسیارەکەم دووبارەکەمەوە هەندێک کەسێک گلەی دەکەن لەوەی کە ددانەکانیشیان دەشۆن بە بەردەوامی بەڵام سپی نابێتەوە ددانیا بەڵێ کاک ڕێبین خودی ڕەنجی ددانەکان لە کەسێک لۆ کەسێک جیاوازە زۆر جار هەیە باسی ئەوم کرد بۆ بەڕێزت کە لەکەکە لەکەیەکی دەرەچی نییە بەڵکو لە پێکهاتەی خودی ددانەکەیە واتە کەسەکە هەرچەند ددانی بشوە ئەو ڕەنگەی کە کەوتۆتە سەر دانەکەی ڕەنگەشی دەرەچی نییە بەڵکو لە خودی ددانەکەیە بۆیە ناکرێت بە شوشتنی ددان بەو شێوەیە چارەسەر بکرێت لەو حاڵەتە دەکرێت پزیشکی پسپۆر بە شێوەی چارەسەری لێزەری ددان یان دەستکرد دانانی هۆلی سمایل توێکلی ددان ئەو کێشەیە بۆ چارەخوا چارەسەر بکات ئەی جۆری ئەو هەوێری ددانەی کە بەکاری دێنین ئەبێت چ جۆرێک بێ بۆ سپیکردنەوەی ددان بەڵێ لە کەسێک لۆ کەسێکتر هەویرەکە جیاوازە بۆ نمونە ئەگەر کەسێک هەستیاری ددانی هەبێت واتە ددانەکانی ساردگەرم بکات بە خواردن و خواردنەوە جیاوازەکان ئەوە پێویست ناکە و نابێت بە هیچ شێوەیەک هەویری سپیکردنەوەی دام بەکاربێنێت چونکە هەویرەکانی ددانی شێوە و زۆریان جیاوازە ئەمە باسی کۆمپانی و بڕاندێکی تایبەت ناکەین بەڵکو باسی پێکات تایبەتەکان دەکەین بۆ نمونە کەسێک کە هەوکردنی ددانی هەیە هەوکردنی پووکشی هەیە پێویستە ئەو هەویرانە بەکاربێت کە پێکاتەکەی بە شێوەیەک دروست کراوە لە کارگەکان کە تایبەتە بە نەمانی بۆن و نەمانی هەوکردنی دانەکان بۆ نمونە مادەی تایبەتی پاکەوەی تدایە کە هەوکردنی پووک ڕدەگرێت ئەوە لەلایەک زۆر جاریشەی هەویرەکان تایبەتن بە سپیکردنەوەی دان زۆرێک لە مادەی پێکاتەی سپیکەرەوەی ددانی تدا بەکاردێت ئەوە شوا دەکات کە شێوەیان جیاواز بێ و شێوە و فرمانی هەویرەکە جیاواز بێت
بۆیە دەبی چارەخواز و هاوڵاتیانی بەڕێزیش زۆر لەو ئاگدار بن لە کاتی کڕینی هەویری ددان ڕاوێشکار لە کەسی پسپۆر یان کەسی دەرمانساز لە دەرمانخانەکان وەگرن بەداخەوە زۆر جار لە مارکێتەکان ئەو کارە ئەنجام دەدرێت و کەسەکە بە پشبەستن بە قوتووی هەویرەکە یان بە چەند نووسینێکیان بە دیزایانی بۆکسەکە لەوانەیە تووشی سەرگەردانی بێت بۆیە وەکو ڕێنمایی بۆ هەموو هاوڵاتیان و کوها کوردستانیان پێویستە کەسی پسپۆر شارەزا هەویرەکانی دانمان بۆ دیاری بکات. جا دکتۆر ئێستێمە کەسی پسپۆر و شارەزامان بانگێش کردو ئێستا لە بەرنمەکەمانایە هەندێک ڕێنمایی با بدەین بە خەڵک چ جۆرێک هەویری ددان بەکاربێنن؟ بەڵێ بەڵێ بۆ نمونە با لە خێزانێکی ئاسایی دەست پێ بکەین ئەگەر منداڵەکەت لە تەمەنی 3-4 بەسەرەوەترە پێویستە ئەو هەویرانە بەکاربیینی کە مادەی فلۆرایت تدایە زۆر بەڕوونی لەسەر بۆکسی هەویرەکە نووسرایە کە مادەی فلۆرایت لە پێکاتی ئەو هەویرە هەیە چونکە ئەو پێکاتەیە مینای ددانەکە زۆر بەهێز دەکات. بە هەمان شێوە ئەگەر لە خودی خێزان کەسێکە بوو کە دانەکانی تووشی هەوکردن بوو یان خوێنی لێدەهات ئەوە پێویستە ئەو هەویرانە بەکاربیینین کە لەسەری نووسرایە معالەجتە لثە چارەسەری هەوکردنی دان بەداخەوە بە زمانی شیرنی کوردی لەسەری نەنووسراوە ئاماژەی پێ نەکراوە بەڵام لە وشەی ئینگلیزیەکەی زۆزە وشەی گەم یان جنجی ڤایتس یان ئەو شانە بەکاراتیە یان دەکرێت بۆکسەکە ڕەنجی سوور بێ حتا زۆر جارشێ بەڕەن خودی ڕەنگەکە دەتوانین ئەوە دیاری بکەین و لە هەمان کاتیش زۆر جارێ ئەوانەی کە بۆ سپیکردنەوەی دام بەکاردێن وشەی سپیکردنەوە یان تەبیض یان وایتنینجی لەسەر نووسراوە دەکرێت چارەخواز ئەوی بەکاربیینی زۆر جاری شێ کەسەکە هەستیاری بە ساردوگەرمی هەیە وشەی هەستیاری یان حساسیە ضد الحساسیە یان سنسەتیڤ لەسەر بۆکسەکەی نووسرایە دەکرێت و کات چارەخوازە پشتبەستن بەو تێرم و بەو ئاماژانە دەکرێت هەویرەکە بەکاربیینی یعنی ئەگەر بەلایانی کەم نەگەیشتە پسپۆر و چارەسەرێکی تەواو لەلایەن خودی بنکەتە دروستیەکان یان کلینیکانی پزیشکیدان. دکتۆر مەرجە هەویری ددانەکە فلۆرایدی تیابێ؟ جان بەڵێ زۆر گرنگە بە تایبەتی لە تەمەنی لە مناڵیەوە تا تەمەنی 4-5 ساڵ چونکە خودی مینای ددانەکان کاتێک کە لە ناو پوک دەردێت با زیاتر ڕوونی کەمەوە لە هاوڵاتیان کاتێک هەر ددانێک کە لە پوک دەردەچێت بۆ نمونە منداڵەکانمان لە پۆلیەکی بنەڕەتیەوە کە سەبرسەبردانەکانیان دەست بە کەتون دەکات دانەشیرەکان و ددانە هەمیشەیەکان دێنەوە ئەو ددانە تەنها لە ڕووی شێوە ددانەکی ئاساییە لە ڕووی پێکاتەوە ئێمە زۆر ئەستەمە پێی بڵێن ددان چونکە ئەو ددانە تووشی هیچ زەبرەکی دەرەچی یان ساردی و گەرمی یان هیچ زۆرە گۆڕانکاریێک لە ترشی و تفتی نەبووە بۆیە پێکاتی مینای ددانەکە زۆر لاوازە هەر ددانێک دوای دەرچوونی لە پوک پێویستی بە 2 ساڵی ڕێک هەیە تاکو مینایەکە تێر کانزایەکان دەبی بۆیە لەو ماوەیەش لەوانەیە منداڵەکانمان لە قوتابخانەکانیان لە ماڵەوە لە ڕۆی کۆنتترۆلی خۆراک و خواردنەوە تۆزێک ئەستەمبی بۆیە پێویستە دایک و باوک و خێزان گرنگی بۆ بدە هەویری تایبەت بە منداڵ بەکاربیینی کە پڕێتی لە مادەی فلۆراید ئەو فلۆرایدەوە دەکا کە مینای دانەکەی بەهێز بێ و بەرگی زیاتر بگرێت بۆ کلۆربوونی دانەکان. باشە دکتۆر ئێستا هەندێک جار لە هەندێک مارکێتەکان و لە شوێنەکان پاکێجێکی پێکەوە هەویری ددان هەیە کاڵێن ماجۆری ددان لای خۆمان ئەمە دەڵێن ئەتوانی بەکار دووکیان پێکەوە بەکاربێنی هەم بۆ بابەتی هەوکردن و بابەتی هەستیاری چارەسەر دەکات و لە هەمان کاتیشدا دەڵێن بۆ سپیکردنەوەی ددان بەکاردێنرێت ئەمە دروستە؟ ئەگەر زیانستیانتر وەڵامی پرسیارەکەت دەمەوە هەویری ددان هەردەم مادەیەکی تایبەتی سپیکەرەوەی تدایە کە پێی دەڵێن هایدرۆژین پێرۆکساید بە زمانێکی کوردی شیرین واتە ئەو مادەیە کە مینای دانەکانمان زیاتر سپی دەکاتەوە ئەگەر سەیری بکەین کاتێک دەتەوێت ماڵەکەت پاکەوە دائیمەن ئەو مادانە بەکاردێنی کە لە ڕووی سپیکردنەوە زۆر بەهێزن وەکو فاس زاهییان ئەو مادانە کە شێو پێکاتەکەی زۆر بەهێزە ئەوە شوا دەکا ئەو شوێنە یان ئەو شتانێک کە پێی پاک دەکەیەوە تووشی زۆرێک لە ڕووشان ببی کەواتە بێنە پێرسایی خۆت ئەگەر کەسێک هەستیاری ددانی هەبی و مینایەکەی بخۆی لاوازبی
ئەتوش مادەی بەکاربیینی کە مادەکە زۆر بەهێزە و سپیکەرەوەیکی زۆر بەقوتە بەوەی کە لە دڵتە دەتەوێت دانەکان تاو سپیکەوە لەوانەیە سپیکردنەوەکە بەدەستبێنی بەڵام تووشی هەستیارێکی زیاتر ببی. ئەمەش باسیەوەی دەکەین ئەوە لەوانەیە لە یەک ڕۆژ ڕوونەدا بەڵام لەوانەیە بە خیلالی مانگێک دوو مانگ ئەو کاریگەرە لاوەچیانە لەسەر کەسەکە دەرچی. بۆیە هیچ لەو چارەسەریانە و هیچ لەو خوانە بە ڕۆژێکیان دوو ڕۆژ ناکرێت هەستی پێ بکەین بەڵکو بە بەردەوامی بەداخەوە هەر ئەوە شەکە هاوڵاتی پێوەی دەناڵێنی کە بە هەفتەك یان دوو هەفتە ددانەکان تەواو پشتگوێ دەخرێت دوای چەند ساڵێک دەبینین بەداخەوە لە کلینیکان کە خەڵکەکی زۆر تووشی کێشانی ددان و ئازاریدان و هەوکردنی پوکودانەکان دەبیت کەچی دەڵێ ڕۆژانم دەشۆم بەڵام ئەوە لە ئەنجامی ڕابردۆکی زۆر دوورە نەک لەوەی کە دوێنێ یان پێرێ یان هەفتی ڕابردووە و دەست بە گرنجدان و دەستت بە پاکردنەوەی دانەکان کردێ. دکتۆر مەست لە پاکێجەکە ینی بۆ نمونە کە ئەچیتە ناو ئەو شوێنانێکی کڕی هەویرێکی ددان تیاتێ لەسەری نووسراوە سێنسیتیڤ بۆ هەستیاری لە هەر لەگەڵیشیا هەویرێکی ددانی کەی هەیە وایتنین بۆ سپیکردنەوە ینی هەردووکیانی تایە دەتوانی لە یەک کاتی ددان شتندا هەردووکیان بەکاربیێنی. بەڵێ بڵێ دەکرێت ئەم هەویرانە بڵێ دەکرێت زۆر جارێ هەویرەکان لە بەیانیان دەکرێت بەیانیان پاکەرەوەی سپیکەرەوە بەکاربیێنی هەویری سپیکەرەوە یاری ئەگەر کەسەکە زۆر ئیسرار بکە زۆر بیاوێکە بەکاری بینی ناتوانین ڕێگری لێ بکەین دەکرێت دوو هەویری جیاواز بەکاربیێنی هەویرێک بۆ سپیکردنەوەی دان هەویرێکی بۆ هەستیاری دان زۆر ئاساییە بەڵام دەکرێت ئەوەش بزانین کە ئەو شێوە بە شێوەشی زانستی و زۆر تەندروست نییە دەبی خودی کەسەکە چارەسەری تەواو وەربگری بۆی کە ئەگەر هەستیاری دانی هێ نابی سپیکەرەوە بەکاربیێنی چونکە چارەسەری دیکە هەیە ئێمە ئۆپشن و ڕێگەچاری ترمانێ بۆ ئەو کەسە. یەکێک لە ئۆپشنەکان تەنۆزام هۆڵی و سمایلە ئەوە هیچ زیانێکی نییە هەر کەسێک بەکاری بێنێ و ئەنجامی بدات؟ بەڵێ ئەوەی بەڕێزت باس کرد لە سەرەتای بەرنمەکە ئێمە هەر کاتێک هەر سارەخوازێک دەبینین من وەک وەر پزیشکێک لە بنکەی تەندروستیان لە نەخۆشخانەیەک یان لە هەر کلینیکێکی ئەو کوردستانە دەکرێت نەخۆشەکان پۆلین بکرێن واتە سەرەتا بۆ دەست پێ دەکەین کە پاکردنەوەیکی دانی بۆ بکەین ئەگەر ئامانجی سپیکردنەوەی دانەکە بەدڵی چارەخواز بوو ئەوە تەواو کێشەی نابی بەڵام ئەگەر ئامانجەکەمان نەپێکا دەکرێت بچینە سەر لێزەری ددان ئەگەر لێزەری ددان ئامانجەکەی نەپێکا دەکرێت ئەوجە بیرلەوە بکەینەوە کە بە شێوەی توێکەڵ یان بە شێوەی جوانکاری و ڕووپۆشکردنی دانەکان ئەو ئامانجە بۆ چارەخواز بهێنێتی. گرفتی نییە؟ نەخێر دڵنیا بە کە جوانکاری دان پێوەری زانستی و پزیشتی تایبەتی خۆی هەیە ناکرێت هەر کەسێک کە ویستی جوانکاری بکات ئێمە قسەکەی وەگرین بەڵکو دەبی بە پێوەر و بە چوارچێوەکی زانستی قسەکان تێپەڕی ئەوجا ئەو چارەسەر بۆ چارەخواز دەستەبەر دەکەین. دکتۆر بابەتی بەکارهێنانی پاککەرەوەی بەکتریایی پێویستە؟ بەڵێ دڵنیا بە بۆ هاوڵاتیانی بەڕێزیش ئەوە باز بکەم کە بەکارهێنانی فلچە و نەهێشتنەوەی پاشماوەی خۆراکەکان لەسەر ڕووی دانەکان هەفتا لە سەتای ئەو پرۆسەی پاکردنەوەیە بەکارهێنانی هەویر یان هەر جۆرێک لە پاککەرەوەی شلەمەنیەکان وەکو غەرغەڕا یان هەویرەکانی دان 30 لە سەتای پرۆسەکەیە واتە بۆ نمونە کاتێک دەتەوێت ددانەکانت پاکەوە گرنگترین شت ئەوەیە پاشماوەی خۆراکەکە پاشماوەی خواردنەوەکان لەسەر دانەکانت نەهێڵی اینجا دواتر گرنگی بۆ بدەیت کە پێکاتە کیمیایەکان بەکاربێنی. یان پێویستە بەکاری بێنین یاخود پێویست نیە هەموو جارێکیش بەکاری بێنی؟ پرۆسەی پاکردنەوەی ددان وەکو شوشتنی ددان 60 لە سەتای پرۆسەیە بەکارهێنانی پەتی ددان و بەکارهێنانی فلچە وردەکان بۆ پاکردنەوەی کلێنی دانەکان ئەوجە پرۆسەکە 100% کۆتایی دێت واتە ئێمە لە کاتی پاکردنەوەی دانەکانمان پێویستە هەم فلچەیەکی تایبەتمەند بەکاربێنین هەم هەویرێکی دروست بەکاربێنین هەم پەتی ددانەکان بەکاربێنین هەمیش فلچەی کلێنی دانەکان بەکاربێنین واتە نابی هاوڵاتی
زۆر لە ڕێستورانتەکان دارێکی تایبەت دانرایە بۆ پاکردنەوەی دانەکان ئەوە شێوازێکی هەڵە و زۆر کۆنا کە ئەو دارە ئەو چیلکە دارانە کەلێن و بۆشایی لە پووک و لە کەلێنی دانەکان دروست دەکەن بۆیە ئێمە ڕێنمایی بەوە دەدەین کە فلچەی ددان و هەویرێکی تایبەتمەند پەتی ددان و هەروەها فلچەی بچووکمان هەیە بۆ پاکردنەوەی کەلێنی دانەکان بەکاربێ هەر کاتێک بە شێوەیەکی زانستی و بە پشبەستین بە پێکاتە کیمیایی غەرغەڕەکان ئەگەر بەکار هات ئەوە پرۆسەی پاکردنەوەی دان 100% دەبی و چارەخواست کێشەی نابی بەکارهێنانی پەتی ددان هەندێک کەس دەڵێن گرفتمان بۆ دروستەکان نێوان ددانەکانمان زۆرە بێت ئەوە دروستە یا ئەو چیلکەیە ئەو نێوان ددانانە زۆرەکات ئەو چیلکەدارە بەڵێ پرسیارێکی زۆر جوانە دەست خۆش کاکرێبین چیلکەی دان مادەیەکی مجەسەمە واتە پاشماوە بەجێڵی یعنی هەر کاتێک بەکارتینە ئەو شوێنە پاک دەکاتەوە بەڵام بۆ شایەک بەجیدێلی کە ناتوانانی پوک پڕی کاتەوە هەروەکو لۆجیک داوی ددان یان پەتی ددان مادەیەکی نەرمترە دەکرێت هەم پاکردنەوەکەی پێ ئەنجام بدەیت هەمیشی کاریگەریەکی لاوەچی نەبێت بۆیە ڕێنمایی دەکەم تکایە هاوڵاتیانی بەڕێز پەتی ددان لە بڕی چیلکە دار بەکاربێنن پەتی ددان نێوان ددانەکان زۆر ناکات نەخێر بە دڵنیاییەوە دڵنیا بن لەوەی کە پەتی ددان هیچ زۆرە کاریگەریی لاوەچی لەسەر دانەکان نییە بەڵکو قازانجەکانی زۆر 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 لەوە زیاترە کە خەڵک تێدەگا و سوپاس بۆخۆ کە ئێستا هەم لە دەرمانخانەکان زۆر بەردەستە و دەکرێت بۆ ماوەی زۆریش لە ڕووی داراییەوە ئەوە زۆر گرنگە کە دەکرێت بۆ ماوەی چەند مانگێک بەکاری بێنی کە پەتێک لەوان نرخی زۆر هەرزان بێت چونکە لەوانەیە بەکارێنانی فلچەی ددان نەتوانی ئەو ئامانجە بپێکی ئەجاسە دکتۆر ئەگەر پێمان بڵێ بە یەک پاکێجی کۆکراوە لە ڕۆژێکدا چەند جار ددامان بشۆین چۆن پاکەرەوە بەکتریاکان بەکاربێنین و چەند جار پەتی ددان بەکاربێنین بۆی پارێزگاری لە ددانەکانمان بکەین بەڵێ بەلایانی کەم ژیانی کەسێکی ئاسایی باز دەکەین کە دەوامێکی فەرمی هەیە و لەوانێت درنگانێک بگاتەوە ماڵ بۆی پێویستە دوای نانی بەیانی ئەو کەسە کە لە ماڵ دەرچوو بە 10 دقە ددانەکانی جوان بشوە و پەتی ددان بەکاربیینی پاشماوەی ئەو خواردنەی کردنانی بەیانی خواردی نەمێنێ لە ناودەوی دوایی بتوانانی غەرغەرەیەکی پاکەرەوە بەکاربیینی داوامی ئاسایی خۆی بەڕێ دەکا و دەکرێت پێش نووسنیش ئەو پرۆسێ دووبارە بکرێتەوە زۆر جارێ باس دەکرێت کە لە ڕۆژێک 3 جاریان 4 جار تەمانەوە حاڵەتی تایبەتە و کەسانی کەوکردنێکی زۆر زۆریان هەیە بەڵام ئەمە باسی کەسێکی ئاسایی دەکەین لەوانێت جەنجاڵی ژیان زۆر جارەیە ئەو یاسای ڕۆژانەیانمان لەبیر باتەوە بەڵام بەلایانی کەم 2 ڕۆژ لە جارێک دوو جار لە ڕۆژێک ئەو پرۆسەیە زۆر زۆر گرنگە هەر چارەخوازێک هەر هاوڵاتێک بەکاری بینی هەرسێکیان پێکەوە واتە پێش تونستن و دوای نانی بەیانی بەڵێ جان ئەکیت دڵنیا بلەوەی کە باسم کرد پێشتر کە فلچەی دان بەتەنها ناتانی ئەو ئامانجە بپێکی پەتی دان زۆر پێویستە بەکارێنانی غەڕغەڕە پێویستە هەویرێکی دروست فلچەیەکی دروست باشە دکتۆر دوای نانی بەیانی و پێشەوەی کەسەکە بخەوی هیچ پاشماوەی خاوەر نێمێتەوە دکتۆر ئەو کاتێک کە ماوە با بچینە سەر ئازاری ددان لە ڕووی هەوکردنی ددان و پووکەکانمان زۆر جار ینی ژیانمان ئاساییە گرفتمان نییە لە ناکاو لە ئازار لە شەوێکدا ئازارێکمان بۆ دروستە بێت چی بکەین بۆ ئەوەی بە دوور بین لەم ئازارە لە ناکاوە بەڵێ وەکو ستاندەر چێکی ددانەکان هەر 6 مانگزارێک لە لای لە کلینیکانی دانیان لە بنکە تەندروستیەکان زۆر زۆر گرنگە ئەو ئازارە لە ناکاوی کە خەڵک زۆر پرسیارە دەکە و هاوڵاتیان زۆر پرسیار لێ دەکەن کە ددانەکانم کێشەی نەبوو لە ناکاو تووشی ئازارێکی زۆر زۆر بووم لە دانیشتێکی خێزانی بووم بە یان لە هەینیەک یان لە جەژنێک تووشی ئازارێکی زۆر بووم کە دانەکەم کێشەی نەبوو ئەو دەستاواژانە هەڵەنە ئەگەر پێشتر هاوڵاتی سەردانی پزیشکی پسپۆر یان کلینیکانی داریان بکە تەندروستیەکان بکات دەکرێت ببینین کە کلۆری ددانی هەیە
واتە ئەو کەسە پێشتر کێشەی دانی هەیە بەڵام پێویستی بە سەردانیکردنە چونکە چینی مینای ددان چینێکی زۆر بەهێزە ئەگەر ئەمڕۆ کلۆربوونی ددان لەیەکێک لە دانەکانی هاوڵاتێک دەست پێ بکات پێویستی بە ساڵێکە تا ئەو کلۆربوونە بگاتە چینی دووەمی ددان کە چینی عاجە واتە چینی یەکەم زۆر بەهێزە هەتا ئەو کلۆرە چینی یەکەم دەبڕی پێویستی بە کاتێکی زۆرە کە گەیشتە چینی دووەم کە عاجی ددانە بە شێوەیەکی زۆر خێرا تەشەنە دەکات لەوانەیە سەبر شێوازی ئازارەکەش بەو شێوەیە سەرەتا ئەو کەسە تووشی ناڕحەتی دەبی بەوەی خواردن لە کەلێنی دانەکانی دەمێنێتەوە دواتر هەست بە ساردی و گەرمی دانەکان دەکات دواتر لەگەر شیرینی زیاتر تووشی ئازار دەبی بەڵام ئازارەکە زۆر کەمە لەوانەیە خولەکێک بخایانی لە ناکاو ددانەکەی تووشی شکان دەبی بۆیە ئەو دەستەواژە هەڵەش بەکاردێ دەرێت ددانەکەم زۆر باش بوو پێکاتەکەی زۆر ڕق بوو بەڵام شکە ئەوەش نازانین کە شێوازی دانەکە مینایەکە زۆر بەهێزە بەڵام چینی عاج زۆر لاوازە کە لە ژوورەوەیە کەواتە کلۆرەکە کە دەگاتە عاجی دانەکە هەموو ددانەکە تەواو ڕەش دەبی دانەکە تەواو لاواز دەبی زۆر بە ئاسانی دیوی دەرەوەی تووشی شکان دەبی و دەگاتە بەشە زندەکە و بەشە هەستیارەکەی ددان کە دەماری ددان بۆیە ئەگەر هاوڵاتی زوو سەردانی بنکەی تەندروستی بکات لە خیرالی چەند مانگەک دەکرێت پێشوەختە بزانی کە کلۆری ددانی هەیە و ئەو کلۆرش دەکرێت بە بێ بەنج زۆر بە شێوەیەکی ئاسان و هەم لە ڕووی داراییەوەش بە تێچوەکی کەمتر چارەسەری دانەکەی بکات. دکتۆر زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ و هەڵە باوانە چین کە ئەنجامی ئەدەین لە پاراستنی ددانەکانمان بۆ ئەوەی کە تووشی ئەو گرفتە نەبین. بەڵێ هەڵە باوەکان زۆرن وەکو هەموو پرۆسەیشتری ژیان بەکارێنانی فلچە بە شێوەیەکی هەڵە بە شێوەی مشاری یان بە شێوی سەرەوە خوارەوە یان بە شێوەیەکی زۆر بەهێز یان هەڵبژاردننی فلچێکی زۆر نەرم یان هەڵبژاردننی فلچێکی زۆر ڕق ئەوە کێشەی بۆ چارەخواز دروست دەکات یان بەکارێنانی هەندێک مادەی ناتەندروست وەکو لیمۆ و خوێ و سۆدا بۆ سپیکردنەوەی دانەکان ئەوە شوا دەکە مینای دانەکە بڕوشێ ئێمە باسمان کرد کە ئامانجەکان لەوانێ بە شێوەیەکی کاتی ئەو کەسە بەدەستی بێنێ بەڵام پاش ماوەیەک لە ڕووی تەندروستی دانەکان تووشی ڕوشان دەبی هەڵەیەشترەوەیە کە دایک و باوک خواردن و خواردنەوەکان بە شێوەیەکی زۆر بێ کۆنتترۆل و بەبێ ڕێنمایی لە بەردەستی منداڵەکانیان دادەنێن کەەوە شوە دەکە ئەو منداڵە لە تەمەنێکی زۆر زوو پێکاتەی دانەکەی تووشی لاوازبوون ببی و ددانەکەی تووشی دارمان ببی. هەڵەی سێم ئەوەیە کە زۆر جارەیە کە ددانەکان پێویستیان بە پڕکردنەوەکی خێرا هەیە ئەو کەسە پشتگوێی دەخا بۆیە دەگاتە دەماربڕین و چارەسەری زۆر قورس یان دەگاتە ئەوەی کەچانەوەیدان بۆ کەسەکان بکرێت ئێمە دڵنیابن وەکو پزیشک و من و هەموو هاوڕێکانیشم کاتێککە تووشەوە دەبین کە دانێک بچێشین یان چانەوەیدان بۆ کەسێک بکەین زۆر پێمان ناخۆشە لەبەرەوەی دەمانەوێت ئەو دیاری کە خی گەورە بە مرۆڤی داوە کە دانێش تەندروستە و پێکاتەیەکی جوانە دەکرێت پارێزگاری لەو دانە بکەیت بەوەی کە بەلایانی کەم ڕۆژی جارێکیان دوو جار ئاگاداری بی نێلی پاشماوی ئەو خواردە بمێتەوە چونکە ئەو خواردنەوەانە ئەندامینە واتەوە ئەگەر بۆ ماوەی زۆر بمێنێتەوە بۆ نمونە شەو ئەگەر بمێنێتەوە بە 8 ساعت ئەو کەسە کە دەوی داخرایە هەناسە و ئەو خواردنەوە ئەو خواردانە تووشی بۆگەنبوون دەبن 8 ساعت ددانەکە تاو تێک دەدات بۆیە زۆر ئاسانە ئەگەر دوو خولەک لە خاتی خۆت بدەی بۆی کە دانەکانت پاکێ و پاشماوەکان لابەی کێشەی و ئازار و تێچوەکەی زۆر کەمتر دەبتەوە بۆیە باجی ئازار باجی تێچوو دائیمەن لە پشتگوێ خستنە نەک لەلایەن پزیشکەوە. سپاس بەڕێز دکتۆر سەروەر قاسم پسپۆری جوانکاری پووک و ددان سپاس دەکەین کا بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆکارمانەوە لە هەولێر لەگەڵ مانەبووین هەل لە هەولێری پایتەختە مێنینەوە ئەمجار هاوکارمان کاروان مەسعودمان لەگەڵا بە شوەیەکی ڕاستەوخۆ کاروان ڕۆژ بەش زانیاریەکانی ڕۆژ لە هەولێرەوە چینوە وەکو ڕۆژنامەنووسێکی چالاک ئەگەر هەندێک زانیاریت پێبێت لەسەر کۆبوونەوەی سێلایەنە سەرێکیە پێکرێرەکەی حکوومەت کە دوێنێ لە سەرۆکاتی هەرێم کۆبوونەوەیان کرد و بڕیارە ئەمڕۆ وەفدێکی حکوومەت هێرمی کوردستان بە سەرۆکاتی کاکوبات تاڵەبانی بچن بۆ بەغداد. چ زانیاریەکت هەیە لەسەر سەردانەکەی ئەو وەفدا بڕیارە ینی هەنگاوەکان هێندە بەرەو پێشچوون کە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەم وەفدا ڕێکەوتن
ئیمزا بکات و کەی وەفدی لایەنە سیاسیەکان دەچن بۆ بەغدا. ڕێبین بەیانیتان باش بە هیوای ڕۆژێکی باش بۆ هەموو لایەک دیارە لەبەر ڕۆشنایی کۆبوونەوەی سێقۆڵی لووتکەی دوێنێ نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەمڕۆ بەر لەوەی وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران پاشکەمێکی دیکە لە شاری هەولێر کۆ دەبێتەوە کە تێدا سەرۆکی حکوومەتی هەرێم و قوبات تاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم و با بڵێن وەزیرەکانی حکوومەتی هەرێم بەشدار دەبن لە کۆبوونەوەکە کە یەکێک لە تەوەرەکانی کۆبوونەوەکە پرسی دانوساندن و گفتوگۆ دەبێت لەگەڵ حکوومەتی فیدرال سەبارەت بە شارستە دارایەکانی هەرێمی کوردستان لە بودجەی ساڵی 2020 حکوومەتی عێراق. بۆیە باڵێ ئەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەر لە چوونی وەفدەکە ئاماژەیەکە بۆەوەی کە جارش دیکە حکوومەتی هەرێمی کوردستان جدیترە لەوەی کە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک بکەوێت بۆی کە ئەو دۆخە دارایی یاخود ئەو دۆخەی کە هەرێمی کوردستان تێیدا یاخود پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بە ئاراستەیەکی تردا بە تایبەت لە ساڵی نوێدا بڕۆ بۆی پەیوەندیەکان زیاتر ئاسایی بکرێنەوە بە تایبەت لەبارەی پرسی بودجەکە پرسی بودجە و نەوت کە ئەمە دوو خاڵی جەوهەری و سەرچێ لە دانوسانەکانی نێوان هەردوولا. هەر ئەمڕۆ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران لەسەر دوایین ڕەوشی خۆ خۆپشاندانانەی کە بەشێک لە شار و شارستانی هەرێمی کوردستانی گرتوۆتەوە ئەنجومەنی وەزیران لەسەر ئەم پرسەش گفتوگۆ دەکات و قسە دەکات. ڕێبین ئەمڕۆ ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە لە جیهاندا و لە هەرێمی کوردستانیش بەو بۆنەیە چەند سالاچیەک بەڕێوە دەچێت. سعاددا لە دەستەی دەستپاچی سەرۆشی دەستەی دەستپاچی لە کۆنگرێش ڕۆژنامەوانیدا ئاماری ئەو کەیسانەی گەندەڵی ئاشکرا دەکات کە دەستەکەیان باڵێن ئەوان ئاشکرایان کردووە و بەرزیان کردێتەوە بۆ داواکاری گشتی بۆی کە ئەو کەسانەی کە گەندەڵی لە مڵک و ماڵی حکوومەتدا دەکەن یاخود بە هەر شێوەیە کە گەندەڵی کراوە ئەو کەیسانە ئاشکرا دەکەن. هەر ئەمڕۆ لە سەعات 11 سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێم بە هەمان شێوە کار و چالەکیەکانی خۆی لە ساڵی 2020 ئاشکرا دەکات یاخود باڵێ بۆ ڕای گشتی ئاشکرا دەکات ئەویش هەر بە بۆنەی ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە. بەڕێوەبەرایەتی چاپ و بڵاوکردنەوە و ڕاگەاندنی وەزارەتی ڕۆشنبیریش بە هەمان شێوە لە سەعات 11 کۆنگرێش ڕۆژنامەوانی دەبێت لەسەر دۆخی ڕاگەاندن لەم ماوەی ڕابردوو چەند ڕوونکردنەوەیکی پێویست بۆ ڕای گشتی بۆ ڕاگەاندنەکان دەردەکات بۆی کە لەم دۆخانەی دوایی با بڵێن کە هاتە پێشەوە بەهۆی خۆپشاندانەکان بۆیە جارێکی دیکە با بڵێن ئەوان ڕوونکردنەوەی پێویست لەو بارەیەوە ئەنجام دەدەن. ڕێبینەوەی تێبینیش دەکرێت ڕێژەی تووشبوانی کۆرۆنا لە شاری هەولێر ڕێژەکە ئەوەی کە جێگەی دڵخۆشی هەموو لایەکە ڕێژەکەی لە دابەزینە بە تایبەت من باسی شاری هەولێر دەکەم ئەو شەپۆلە بەهێزەی کە لە ماوەی ڕابردوو هەبوو لە ئێستادا وردە و دەکەم دەبێتەوە تەنانەت لەم عنی ڕۆژی وا هەبووە 17 کەس باڵێن ڕاگەیەندراوە کە لە شاری هەولێر تووشی کۆرۆنا بوو بەڵام ئەمەش وەک بە پرسانی تەندروستی ئاماژەی پێ دەکەن مانای ئەوە نییە کە ڤایرۆسەکە بوونی نەمابێت بەڵکو بەڵێ ڕێبین وەک ئاماژەم پێکرد ئەمەش بە پرسانی تەندروستی ئاماژە بۆ دەکەن کە مانای ئەوە نییە ڤایرۆسەکە نەما بەڵکو تاو کاتێک کە ڤاکسینەکە دەگات و ڤاکسین بە خەڵک دەدرێت دەبێت هەمومان خۆپارێزی بکەین. بەڵێ ڕێبین من دەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان کاروان مەسعود کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانە. دەچینە لە دوای تەوەری بەرنامەکەمان. لە ساڵی 1943 193 ئەندامەکەی نەتەوەیە گرتووەکان واژۆیان کرد کە جیدیکە جینۆساید لە سەرتاسەری جیهان و لە وڵاتاندا کۆتایی پێبێنرێت. بەڵام لە دوای و بەروارەشەوە هەتا وەکوی ئێستاش گەلی کورد جینۆساید دەکرێت. چەندین جینۆسایدی بەسەردا هاتووە، چەندی تاوانی گەورەی بەسەردا هاتووە. بە فەرمی لە دادگای باڵای تاوانەکاری عێراق 4 تاوان بە جینۆساید بەرامبەر بە کورد ناسێنراون: کیمیابارانی هەڵەبجە، ئەنفال،
فالی بەرزانیەکان و خاپورکردنی هەندێک شار و هەندێک شوێنی هەرێمی کوردستان. ئەگەر دادگای باڵای تاوانەکان عێراق بەردەوام بووە لە کارکردنی بێگومان چەندین کەیسی دیکە هەبوو کە بە جینۆساید بناسیێنێ لەو تاوانانەی کە ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق بەرامبەر بە کورد کردویاندا. دواترین تاوانیش کە بەرامبەر بە کورد لەم سەدەی 21 ئەنجام درا تاوانی جینۆسایدی شەنگال بووە. ئەمە تەنها باس لە باشووری کوردستان دەکەین. لە پارچەکانی دیکەی کوردستانی چەندین تاوانی دیکەی گەورەی جینۆسایدمان بەرامبەر بە ئەنجام دراوە. بەڵام تاوەکو ئێستا کورد هەتاوەکو ئەم ساتەش معارەزە بۆ ئەوەی کە جاری کە جینۆساید بکرێتەوە. تاوەکو ئێستا گرفتی گەورە لەم هەرێمی کوردستان و لە باشووری کوردستان هەیە. لە پارچەکانی دیکەی کوردستان تاوەکو ئێستا کورد مافە سەرەتایەکانی ئازادی خۆشیان نییە. گرفتی گەورەیان هەیە. گرفتی قەیرانیان هەیە کە لە هەر وڵاتێکی دیکە ئەگەر جوولەکە بە نمونە بینەوە تەنها هۆڵۆکۆستیان هەبوو توانیان ئێستا بگەن بەو دەوڵەتە و بگەن بەو خۆشگوزەرانیە. بەڵام کورد چەندی تاوان و چەندی جینۆسایدی بەرامبەر ئەنجام دراوە تاوەکو ئێستا لە گرفت و لە کێشە و لە نەهامەتیایە و لە هەر ساتێکدا معارەزە بۆ ئەوەی کە جینۆسایدێکی دیکەی بەرامبەر ئەنجام بدرێ. بۆ نەمانتوانیوە سوود لەو کەیسە گەورانەی جینۆسایدمان وەربگرین. بۆ هەمیشە کورد معارەزە بۆ ئەوەی کە جینۆسایدی بەرامبەر بە ئەنجام بدرێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز کاکسم کۆساڵە سابیرمان کردووە کە چالاکەوانی بواری جینۆسایدە و هەروە جێگری سەرنووسەری گۆڤاری ئەنفالستانە. کاکسم کۆ ڕۆژ باش. ڕۆژ باش. قسە لەسەر بابەتێکی بەداخۆیانی گەورەکەین لە مەسەلەی نەتەوەیمان بابەتی جینۆسایدە. ئەمڕۆ ڕۆژی نەتەوە گرتوەکان هەردای ناوە بە ڕۆژی ڕێزلێنان لە قوربانیانی جینۆساید. باوجارە سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم قوربانیەکانی جینۆسایدمان لە هەرێمی کوردستان وەکو پێویست ڕێزیان لێنراوە؟ بەیانی ئێوە بەیانی بینەرانتان باشە. بێگومانەکو خۆت ئاماژەت پێکرد 72 ساڵ بەر لە ئێستا لە دوای ئەوەی کە با بڵێن لە ساڵی 1944 ڕافایل لێمکن کە بە کەسێکی پۆڵەندی جوولەکە بەڵام بە ڕەگەز ئەمریکی ئەم چەمکەی خستە ناو با بڵێن تێگەیشتنی سیاسی بۆ تاوانەکان و دوجار خۆت باست کرد لە نۆی 12 1940 دواتە 72 ساڵ بەر لە ئێستا ئەمە ئەبێ بە یاسا واتە وەکو یاسا ڕۆژێک هەیە سجای ئەوەی کە با بڵێن وەکو یاسایەک جێگیر بوو لە نەتەوەی گرتوەکان هاوکات مەفهومێکی سیاسیشی دا بەدەستەوە بۆی لەمە دووە هەر دەوڵەتێک هەر گرروپێک کە جینۆساید بکەن و بە ڕوبەڕووی یاسا و دادگا بنەوە. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی بەڕاستان ئێمە بەڕاستی بە درێژایی مێژووی کوردبوونمان ینی لە هەموو بەشەکانی کوردستان و بە تایبەتی لە باشوور ئەگەرمە قسەمان لەسەر باشوور بێ هەموو ئەو پرۆسانێک کە لە ڕابردووە بەرامبەر بێمەکراوە زۆربیان ئەچنە بواری جینۆسایدەوە و بەشیشیان ئەبن بە تاوان. بەڵام کاری لەسەر نەکراوە ینی وەکو ئاماژەت پێدا ئێمە 4 دۆسێ جینۆسایدمان هەیە با بڵێن لە کوردانی فەیلیەوە بۆ جینۆسایدی بارزانیەکان و بۆ کیمیابارانی هەڵەبجە بۆ ئەنفال. ئەم 4 دۆسیە لەلایەن بە دادگای باڵای تاوانەکانەوە بە فەرمی وەکو جینۆساید وەکو دۆسیەکی جینۆساید ناسراون. بەڵام دوجار بەرهەمی ئەم ناساندنەمان نییە بەرهەمی ئەم فەرمی ناساندنەمان نییە بە جینۆساید چکە کۆمەلگاکە ئێمە بەردەوام لە بەردەم هەڕەشەی جینۆسایدە مەرج نییە هەموو دوجار هەموو جینۆسایدەکان لە ڕێگەی کوشتنەوە بێ. ئێمە لە ڕووی کللتوریەوە و با بڵێن لە ڕووی ئابوووریەوە و کۆی جۆرەکان کە ناوچەی با بڵێن ئەو ناوچانێک کە پێوترێ کێشە لە سەرەکان بەڕاستی بە فۆرمێک لە فۆرمەکان جینۆساید دەگرێت چکە تۆ ئەگەر شوناسی نەتەوەییت کەوتە بەردەم هەڕەشەوە بێ بە بوار ئەچێتە ناو دۆخێکی جینۆسایدەوە واتە تۆ کورد لەو ناوچانە ژینگەی تێک بچێ ئابووری تێک بچێەوە ژیانی لە مەترسیابێ ئەمە ڕاستەوخۆ بێ بە جینۆساید مەرج نییە دوجار هەموو جینۆسایدەکان کوشتن بێ. جینۆسایدی سپی هەیە لە ڕێگەی زمانەوە لە ڕێگەی کولتورەوە لە ڕێگەی دابوونەریتەوە. ئێمە ئەزانین لە تاوانی ئەنفال ئەگەر وەکو نەمونە بێنینەوە جاران ژینگە و سروشت و دابوونەریتی گوندێک بۆ گوندێک جیاواز بوو
بەڵام کاتێک ڕژێمی بەعزدی ئەمانە لە ئۆردوگایە کۆکاتەوە بەڕاستی خەستەتی شار وەرەگرن دابوونەریت و ئەو ڕەسەنایەتیە کە پێشتر لە گوندەکەی خۆیان هەیەیان بووە تەنانەت گریانیان لەگەڵ گوندێکی کە جیاواز بووە با بڵێن لاوانەوەیان با بڵێن نوکتەکانیان شێوەزاری قسەکانیان فۆنەتیک کە کۆمەڵێک و شەو دەستەواژ ئەمانە هەمووی جینۆسایت کرا بەڵام کەمترین کاری لەسەر کراوە چجای ئەوەی کە بواری ئابووریمان و با بڵێن بواری بەکە کللتورێکە باسم کرد چجای ئەوە ئێمە لە بەردەم کۆمەڵک هەڕەشەی ترابووینە کە ڕووی دەرونیش ینی بێگومان ینی ئەمە دوجارە چێتە هینەوە دوجار کاتێک قوربانی چێتە دۆخێکی جینۆسایدەوە یەکێک لەلایەنە فرامۆشکرەکان لایانی دەرونیەوە ینی وایە لە دوایی با بڵێن لە دوای ساڵی 92 لە تاکە شوێنێک کە سنتەری دەرونی لێبووە بۆ کە سوکاری قوربانیان ئۆردوگای شۆڕش و ئۆردوگای ڕزگاری بووە چکە دوجار ئەم ئینسانانە بەرکەوتەی با بڵێن تاوان و جینۆسایدیشی زۆر گەورن ئەبێ ئەم ئینسانان لەگەڵ کۆمەلگای ئاشکردنە جارێککە هەتا ئێستا لەم بێکەسی و لەم تەنایە ئەژین لە دۆخێکی زۆر نە هەمواری دەرونی پێیان وایە نە کۆمەلگا لە خەمی ئەوەندەیە نەدە سەڵات نە سیستەمی سیاسی چکە بەڕاستی هەست بە بێکەسی ئەەکەن چکە ڕێز لە قوربانیەکانن نەگیراوە خۆشیان بێڕێزکراوە. ئێستا کاکسمکانی بابەتەکە گەرباسی بکەین لەوانەیە حکوومەت بیانی زۆر بێت ینی تەناو ئۆردوگانن کە تۆ باست وەکو نمونە بەڵێ بەڵانی بەشی زۆری کوردستان جینۆسایدی بەسەر هاتووە گرفتی گەورەی هەیە هەنێ هەر لە بیگرە هەتاخ لە خانەقین هەتا ئەگەی نەزاخۆ گەرباسی باشووری کوردستان کەی هەمووی گرفتی هەیە هەیەت ینی پێویستی بۆ هەیە بەڵام ئەنی ئەمە بە فەرمی لە دەرگای باڵای تاوانەکانی عێراق ئەمانە بە جینۆساید ناسێنراون کە تۆ بە فەرمی لەلایەن حکوومەتێک کۆ ناسێنرای باسیەوە ناکەین کە بڵێن ئەم حکوومەتی عێراقی کە ئێستا هەیە وەرەسەی حکوومەتی پێشووە بەڵام دادگای باڵای تاوانەکانە ناساندوێتی دواتر پەرلەمانیش هەر ناساندوێتی بە هەموو حەقێک تۆ حەقی قەرەبووت هەیە بۆ ئیش نەکراوە لەسەر ئەم بابەتانە لە ڕاستە سەرەتا بێ ئەمە بزانین لەگەڵ چ حکوومەتێکە تەعاملەکەن لە ڕاستە ڕاستە ئەم حکوومەتە لە دوای 2023 دامەزراوە کورد پشتی ئەوەی پێوترێ پشتی شێری هەبوو لە دامەزراندنی ئەم دەوڵەتە بەڵام ئەم دەوڵەتە بەڕاستی ئێمە لەگەڵ دوو پێکاتی زۆر سەرسەخت بەرامبەر بە کورد ینی ئەوە نییە بەڕاستی ئێمە بڵێن ئێمە تەواو لە دوای 2023 گەیشتنێتە ناو دەوڵەتێکی دیموکراسی ئەم دەوڵەتە ڕێز لە مافی مرۆڤەگرێ ڕێز لە ئازادەکان ئەگرێ ڕێز لە کەلتورە جیاوازەکان ئەگرێ ڕێز لە ڕنگ و دەنگە جیاوازانەگرێ بەڕاستیە ئەمە لە وەهمێکی زۆر با بڵێن خۆش خەیاڵ و ئەوەی کە پێمان وابوو لە دوای 2023ەوە ئێمە کە سەدام ڕوخایتر بارودۆخی عێراق ئارام دەبێتەوە و دەوڵەتێکی مۆدێرنە و دیموکراسی بەڕاستی لەوەیان هەڵە بووین چکە دوجار بەداخەوە عقلەتی شۆڤێنی عەرەبی تا ئێستا بەرامبەر بە کورد نەگۆڕە واتە سەدام حوسێن با بڵێن خاڵێک بووە لە کۆی ئەو خاڵانەیە کە بەرامبەر بێمەوەتە سەدام حوسێن کاراکتەرێک بوو لەناو ئەم هەستە شۆڤێنیەی نەتەوەی عەرەب بەرامبەر بە کورد ئێمە لە مێژووە پێش سەدام حوسێن و دوای سەدام حوسێنیش کارکتەرەکان هەموو وەک یەک بیریان کردەوە هیچ با بڵێن هیچیان لەگەڵ ئەوانی تر جیاواز نەبوو تەنها زەمان و مێژوەکە جیاواز و تەنها دۆسیەکان جیاواز بوون بۆیە ئێمە لەگەڵ عێراقا ئێستا ئەو کێشانێک کە هەمانە ناتوانین ئیش لەسەر دۆسیەکانی جینۆساید بکەین و ناتوانین ئێمە تەنانەت قەرەبووەکانیشمان ئێستا ئەم موچەی کە وەزارەتی شەیدان و ئەنفال کراوەندەیدا بە کە سوکاری قوربانیان ئەبووە حکوومەتی عێراقی بیدایە وەکو خۆت باست کرد ئەبووە ئێمە قەرەبوو بکرابینەوە ئەبووە ئێمە ئەبینین کە حکوومەتی هەرێم وەفدی دەچێت بۆ بەخا بەس باسیەوە کەنکاڵێ موچە و دارایی شایستە بارێمی کوردستان بدەن ئێمە هەزاران کەیسی دیکەمان هەیە ینی بۆ داوای قەرەبووانە ناکەن کە بەرامبەر بە شار و شارۆچکەکانمان کراوە بەرامبەر گوندەکانمان کراوە ڕاستی پرسیارێکی زۆر جددیە ئەبووە لە 2023ەوە ئەم پرسیارە سەرکردایەتی کورد لەگەڵ ئەم با بڵێن ئەم دامەزراوە تازەی کاکە ئایانوی عێراق بنیاد بنن یەکێک لە مەرجەکان ئەبووە ئەو بووە کاکە دۆسەکانی قوربانیەکانمان ئێمە چی بەسەردە کاکە تا ئێستا ڕوفاتی دەیان هەزار و سەدان هەزارمان ماوە کاکە لە بیابانەکان یعنی حکوومەتی عێراق تەنانەت ئاسانکاری بۆ مردووەکانیش ناکە بۆ ڕوفاتەکانیش ناکە کە لە ساڵی 1970 ئەوەی پەیوەندی بە تاوانی ئەنفالوێ لە ساڵی 1970 ئەوەی پەیوەندی بە دۆسیە بارزانەکانەوەیە لە دوای ساڵی 1970 بۆ 1970 و 1972 ئەوی پەیوەندی بە کوردانی فەیلیۆ هەیە ئەمانە هەموو ڕوفاتەکانیان جگە لەوەی
جگە لە بەشێکیان هەڕوفاتیان دیار نیە ئێستا ینی بەشێک لە گۆڕە بە کۆمەڵەکان دیار نین ینی لەبەرەوەی کاری لەسەر نەکراوە لەبەرەوەی دەوڵەتێکە حەز ناکات تۆ قەبارەی دۆسیەکانی جینۆسایدت بچێتە سەرەوە ببێ بە ژمارە ببێ بە مایە قسەکردن ئەی خۆمان چیمان کردوەتیانی لە جیهانیشە زۆر لەم دۆسیانەمان نەناسێنراون ینی لۆبیمان نییە لە هیچ شوێنێک بەڕاستی گرفتەکە هەمووی دوجار خۆمانین یعنی ئێمە بەڕاستی دامەزراوی نیشتیمانیمان نییە وەکو چۆن هێزی نیشتیمانیمان نیە وەکو چۆن لۆبی نیشتیمانیمان ئەتوانم بڵێم هەموو وەزارەتەکانی شەیدان فالکە لەگەڵەوەی کاری باشکرا ئینسان ناکرێن نکۆڵی بکات لەوەی کە کار نەکراوە کار کراوە بەڵام بەڕاستی ئەم کارانە هیچی شایستە نین بە گەورەی دۆسیەکانی جۆنیساید بە کەس با بڵێن بە گەورەی قوربانیانی تاوان و دۆسیەکان لەبەرەوەی خۆمان نەمانتوانیوە کارەکان بە نیشتیمانی بکەین ئەمانە دۆسەی نیشتیمانی و نەتەوەین بەڵام ئێمە ئەزانی بەم حکومەتە ناکرێت لە ڕاستی ئەم حکوومەتە لەسەر دوو ئاستی زۆر گەورە شکستی هێناوە ئاستێکیان ئەوەیە کە با بڵێن تاوانەکانی جینۆساید لە کوردستان لەسەر ئاستی ناسین واتە لەسەر ئاستە لۆکاڵەکەی ناو کۆمەلگای کوردی فەشەل هێناوە لە بەرۆی هەموو تاکێک خۆی بە خاوەنی ئەنفال نازانێ خۆی بە خاوەنی کیمیابارانی هەڵەبجە نازانێ خۆی بە خاوەنی دۆستەکانی کۆمەڵکوژی بارزانەکان نازانێ وە کوردانی فەیلی نازانێ و نان ناسێ و هەست بە ئازاریان ناکە ئەبێ دوجار ئێمە لەسەر ئاستی لۆکاڵیە ئەم تاوانە بکەین بە مەسلەیەکی ویژدوو با بڵێن مەسلەیەکی زیندوو لە ویژدانی خۆمان ئێمە هەمومان پێمان وایە ئەنفال تاوانێک بووە جینۆسایدێک بۆ پرۆسەیەکی کۆمەڵکوژی بە تەنها لە گەرمیان کراوە یان لە چەمچەماڵ کراوە کە ئەمیش بەشێکە لە گەرمیان بۆیە لە بەرۆی کاری ئێمە سیستمی پەروەردەمان بەڕاستی لە ڕووی نووسینمانەوە لە ڕووی با بڵێن هەموو ئەو کایانەی کە پێوترکایی معریفە زۆر کەوەڵەوارین و نەمانتوانی و ئەنفال بنووسینەوە و ئەنفال بکەن بە مێژوو و بیکەن بە بیرکردنەوەمان بیکەن بە سەرچاوە یادەوەریمان بۆیە ئەتوانین بڵێن کۆی کایەکان لە بەرامبەر ئەم دۆسیانە شکستی هێناوە چکە خۆمان نەمانویستۆ جارێکیکە بەداخەوە ئەم دەسەڵاتە چکە بکەین بۆ ئەوە بکاکسم کۆ ببوورە لەبەر کاتەکە و پرسیارەکان خەتاتەکەم ئەی چی بکەین بۆ ئەوەی کە ئێمە سوود لەم جینۆسایدانەمان وەربگرین لە جیهانیە ینی بابەتێک بێت تا ئێستا کورد شەڕی نازانم موچە ئاکات موچەیەکی پێ بدریا پێ نەدرێت لەگەڵ ئەو هەموو نەهامەتێک گەورەی کە بە سەرمانە هاتووە ئەنی چی بکەین بۆ ئەوەی کە لەم تۆخە ڕزگارمان بێ زیاتر جیهانی بیر بکەینەوە ئێمە قوربان بە دامەزراوی نیشتیمانی توانین جیهانی بیرکەینەوە و بمانەوێت ئێمە گەر حکومەتێکی شەفاف و دیموکراتمان هەبێ و دامەزراوی گەورەی نیشتیمانیمانەبێ ئەم دامەزراوە نیشتیمانی لە پاڵیا لە پشتیا کۆمەڵێ خەڵکی زۆر گرنگ با بڵێن زۆر بێلایەن و بە عەقڵێکی نیشتیمانی و بە عەقڵێکی کوردانە و بە عەقڵێک کە بێوێ شکستی ڕابردوو قەرەب بکاتەوە وەکو ئینگلیز قسێکی ئەڵێ هیچ کات درەنگ نییە بۆی تۆ ئیشێک بکەی ئێمە ئەگەر نیەتێکمان هەبێ بۆ ڕێزگرتن لە قوربانیەکانی ڕابردومان و لە ڕاستیشە من ئەمێ بڵێم ئێمە زۆر بێوەفاین بەرامبەر بە قوربانیەکانمان چکە بەڕاستی ئێمە لەسەر خوێنی ئەوانە ژین ئێمە چیمان هەیە جگە لە خوێنی ئەوان کورچی هەیە لە هەموو ڕێکەوە با بڵێن تا ڕادێکی زۆر شکستیەناوە ئێمە ئەگەر هەستێک سۆزێک هەبێ بەرامبەر بەگەلی کورد لە ڕووی نێودەوڵەتیەوە بەرامبەر بە قوربانیەکانمانە خۆ بەرامبەر بەداهێنان و بیرکردنەوە و فەلسەفەی کۆمەلگای کوردی نییە لە ڕاستیە بەرامبەر بە چالاشی حکومەتەکەمان نییە بەرامبەر بە قسادەکەمان نییە دوجارە بێ بگەڕێنەوە بە هەستێکی نیشتیمانی نەتەوەی و دامەزراوەکان دوجار دامەزراوەک بن کە پەیوەندی بە کۆمەلگاوە هەبێ و بەڕاستی وگوتم حەزب دەستی لەم مەسەلایانە بێ چکە ئەزمموی حەزبمان بینی لە کوردستان ئەزممویەکی خراپ بوو ئەزممویەکی شکست خواردوو بوو ئێمە تەنها بەوە ئەگەڕێنەوە کە ئەو خەڵکانی کە شایستن لە ناو کۆمەلگای کار بکەن ئەبێ ئەوانین بێنین لەسەرەوە دوجار لە سەردەستی ئەمانەوە هەیکەلەکان دروستکردن اینجا کاری تێدا بکرێت کۆی ئەو هەموو دامەزراوانەی کە هەمان بووە نەیانتوانێت تا ئێستا بۆن من ئەم نەمانتوانی و ئەنفال لە ڕێگەی سینەماوە بە بەدینە بە جیهان بناسین کاری زۆر کەم کراوە نەمانتوانی و لە ڕۆمانەکان بەرزەسەیکەن نەمانتوانی و لە شعر و چیرۆک و ئەدەبی مناڵانە جێگەیکەنەوە نەمانتوانی و لە ناو سیستمی پەروەردە و پێویست جێگەی بۆ بکەینەوە کەواتە ئەبێ سەر لە نوێ ئەم کۆمەلگایە دامەزراوی نیشتیمانی بۆ دامدرێ بەڵام کام دامەزراوە ئەم دامەزراوانێک کە بەڕاستی بێ لە دەستی حەزب دوور بێ و لە عەقڵی حەزب دوور بێ
چی بکەین بۆی جارێکی دیکە جینۆسایدمان بەسەردانێتەوە؟ بەداخەوە ئەبواە لە دوای تاوانی ئەنفال ئەبە کورد شەرمیلەوە بکردایەتەوە جاریشکە بیر لە پەنجەی لە شکاندی پەنجەیەکتر بکاتەوە. ینی بەڕاستی لە ناشارمەوە هەمومان لە دوای ئەنفالەوە کاتێک کە ئێمە نەمانتوانی بە هێزی نیشتیمانیمان هەبێ وەکو باسم کرد دامەزراوی نیشتیمانیمان هەبێ و حزبایەتی بکەین بەڵام لایانی کەم خەمەنەتەوەیەکان زاڵکن بەسەر مەسەلە سیاسی و حزبایەتەکان ئێمە زۆرشتمان لە دەستدا لە دوای 91ەوە ئەوە ئێمە هەوڵمان باوە هێزی نیشتیمانیمان هەبووە و بەڕاستی با بڵێن ئەوەی پێوترێ سوێند خواردنێکی یان ئەوەی کە پێترێ شەرەفێک یان سۆزێک سوێندێکمان بخواردە کە ئیتر کورد شەڕی کورد نەکە. بۆیە کورد ئەم خەمەی ئەمەی بە هەند وەرنەگرت دوجار بینیمان تاوانی جینۆسایدی شنگال ڕوویدا کە هیچی لە ئەنفال کەمتر نییە تا جینۆسایدی شنگال لە کاتێکا بوو بەڕاستی ئەزان توانین بڵێن لە سەردەمی مۆدرنە بوو لە سەردەمی میدیای دیجیتاڵی بوو چەند بە خێرایی ئاسەوارەکانی ئەم تاوانە گەیشتە هەموو جیهان. بەڵام لەبەر ئێمە لە ناو چوارچێوەیەکی دەوڵەت دارینین ئاڵامان نییە و شوناسێکی جیهانیمان نییە بۆی ئێمە بتوانین ئەم تاوانە دۆسیەکان بە خێراتر بگەینن و بە جیهانی بکەین. بۆیە بەڕاستی ئەمە زۆر زەحمەت ئەگەر تۆ وەکو نەتەوەیەک ئاڵات نەبێ وەکو دان پێنراونی ئەمە لە چوارچێوەی عێراقیشە بەڕاستی دژاتیمان نەکرێت لەسەرەوەی شوناسێک یانی لەسەر ڕیفراندۆمەکە چیان بە ملەتی کورد نەکرد لەسەر ئاڵای کوردستان تۆ بەردەوام سوکاتیت پێکرێ. ئەم بارودۆخی عێراق پێویستی بە گۆڕان هەیە و لە وەکو دەوڵەت کە ئێمە لە چارچووی ئەم دەوڵەتان و لە ناو خۆشمانە خۆمان چی ئەەکەین و چۆن بیرەکەینەوە وەکو باسم کرد بەڕاستی ئەبێ سەر تاپای سیاستمان بگۆڕین هێزەکانمان نیشتیمانی بن بەڕاستی هێزەکانمان خەڵک لیان نەترسێ خەڵک بێ ئەم هێزە نیشتیمانیانەی خۆش بێ کەچی بەداخەو کۆمەلگا لە هێزەکانی ئەترسێ متمانەی بە هێزەکانی خۆی نییە چکە لە هێزی حزب دوجار حزبی ئازێکی دەرکرد بڵێ کاکە بێ ڕابکەین هەمویان ڕاکەن ئەم هێزانە ئەبێ بەڕاستی بە فعلی بەرگری لە نیشتیمان بکەن بەرگری لە ناوچەکان بکەن بەرگری لە شوناسی کورد بکەن کە بەداخەوە شوناسێکی زۆر مەترسیدارمان هەیە و هەڕەشەی زۆری لەسەرە. سپاس دەکەین بە ڕێسم کۆسابیر چالەکانی والی جینۆساید و جێگری سەرنووسەری گۆڤاری فالستان سپاس بێەوە دەستان خۆش سپاس بۆی کە تاوکەسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ.